بەڕێزان لەرکەن سڵاوتان لەبێت. ناخۆشترین حاڵەتی دەرونی بۆ پێشکەشکارێک ئەوەیە کە هەفتانە بێتە سەر تەلەڤیزیۆنەکانی وڵاتەکەی باسی مەترسیەکان بکات، باسی نیگەرانیەکان بکات. بەڵام یەکێکیش لە ئەرک و وەزیفە جەوهەریەکانی ماسمیدیا ئەوەیە کە خەڵک ئاگادار بکاتەوە لەوەی کە ئەگوزارێت. لە ڕاستیدا ئەم بەرنامەی من کە ئەم شەو پێشکەشی ئەوەیەکەم لە سەدا 20 بۆ بینەرانە، لە سەدا 80 بۆ ئەنجومەنی وەزیرانە، بۆ دەسەڵاتی جێبەجێکردنە بە پلەی یەکەم، بۆ دەسەڵاتی دادوەریە، بۆ دەسەڵاتی یاسادانانە. بێگومان لە وڵاتێکا کە حیزبۆکراتی بوو، لە وڵاتێکا کە حزب چوو بۆ ناو شادەمار و ئێسقان و خوێن و مۆخی کۆمەلگاکەوە کە کەسانی نزیک لە دەسەڵات و حیزبەکان دەستیان هەبوو لە بازاڕی جگەرەدا، دەستیان هەبوو لە بازاڕی دەرماندا، دەستیان هەبوو لە بازاڕی بانزیندا، دەستیان هەبوو لە بازاڕی پلاستیکە، ئەوەی کە 4 عانی تێدا بێ دەستیان تیای بوو. بێگومان دەرەنجامەکەی چییە بێت؟ ئەوە نابێت کە بە دوای کوواڵەتی ژیانە بگەڕێن، ئەوە ئەبێ کە زۆرترین قازانج بەدەست بێت. ئەم قازانجەش کە چەندین ساڵە لەم وڵاتەدا کەڵەکاکرێ، ئەنجامەکەی ئەوەیە کە ئەم شەو لەسەر زاری ئەم میوانانە ئەیبینن. هیچ کام لەم میوانانەی من بە مەبەستی سیاسی قسە ناکەن، خەڵکانی ئەکادیمین. تیاندا بێت کە وەکو پەرلەمانتارێکی هەڵبژێراوی خۆتان بەسکە عەلی حەمەساڵح سیاسیە، ئەویش ڕەنگە خۆتان شایەتی بۆ بن کە لە خولی پێشووی پەرلەمانەوە هەمیشە لە پرۆگرامەکانمان هاواری کەسی شەرپەنجەی کردووە، هاواری کردووە کە ڕۆژە لە ڕۆژان ئەبێ بە پەتا. ئێستا بەس عەلینا، ئێستا دکتۆر و ئەکادیمیەکانی تریش ئەڵێن وەکو هەڵامەتی لێدێ ئەگەر ڕێ لەم ڕەوشە و ڕێ لەم وەزعە نەگرین. بەڕاستی زیاتر لە 20 ساڵە من وەکو خزمەتکارێکی ئێوە لەسەر ئاو، لەسەر ژینگە، لەسەر خاک، لەسەر خۆڵ، لەسەر پلاستیک، لەسەر بەنداوەکان کە ئاوی پیسی تێکەڵە بێ هەمووی بەرنامەم پێشکەش کردوون. ئەوەی کە ئەرکی ئێمەیە جارێکی تریش بە دوواداچوونەکەین، ئەوەیشی کە ئەرکی سەیری بکەن لەسەر مێزەکەم هەموو کەسی لێ پیاوەکانی دەوڵەت نەبێت. وا نەزانن ئێمە خۆمان لێ بواردون و تەلەفۆنمان بۆ نەکردوون. بۆ ئەو مۆزوعە جەوهەریانە جواب نایەنەوە. بەڵام ئەگەر مای کێبەریت و کێچێ بکەی بەگایەک و 6 سەعات وەسف سەنا بکەیت و بیت و بالۆرە بڵیت و بەند و شابند بەژن و باڵایە نابڵی دێن بۆ بەرنامەکەت بەشداری تێداکەن. با ئاوڕێک لە ڕابردوو بینەوە ئینجا پێتان ئەڵێم چی ئەگوزەرێ. هەڵبەتە من نایڵێم میوانەکانم پێتان ئەڵێن. فەرموون. بەس نییە بڵاوکردنەوەی شێرپەنجە لە پێناوی پارەدا لەو کەرەسەی یاری و بووکەشوشەی کە دێتە ئەم وڵاتەوە بەبێت چاودێری تا ئەو عەلاگەی کە نانەکەتی تێیەکەی بزان چۆن سەرەتان بڵاوەکاتەوە، بزان لە بەردەم چ مەترسیەکەین ئەگەر بە پەلە چارەسەری نەکەین ئەمە ترساندن نییە، ئەمە فاکتە. بزان چۆن شێرپەنجە هەڵدەکشێ ئەو کاتە نەک بودجێ حکوومەتی یاریمی کوردستان بودجێ عێراقیش بەس بەشی ئەوە ناکات. کەمترین دەبێ مادەی پلاستیکی کە نایلۆنێکی بڵێن ئاوان ناسکە 20 ساڵ لە ژینگە ئەمێنێتەوە. تەمەنی 20 ساڵە بۆ 1000 ساڵ 1 ملیۆن زیاتر لەو ڕێژەستانداری کە دانراوە تایەتی موادی ژەهرین، موادی ژەهرینی کە مناڵەکانمان ئەیکەن بە دەمیانە دەستیان بەرێکەوێ ئەو لۆریە، ئەو پاسکیلە، ئەو مەمەیە، ئەو غەسا لە مناڵانەیە چی بەسەر دێدەستی؟ مناڵ کە ئەیکا مناڵ بەداخەوە مناڵیانی نایزانێت نافامێت ئەیکا بەدەمێ ئەو لیکەی کە لیکە ڕژێنەکان دەرێن کارایەکی دەرە بۆ شیکردنەوەی ئەو مادە پلاستیکیە. ئێمە مەعاملی گەورەمان نییە لە کوردستانە کاک، مەعاملی گەورە نییە لە کوردستان، وڵاتێکی سەناعی. ئەم هەموو شێرپەنجە چییە؟ خۆ تەبعاً ئامارەکانی هیوا و ئاماری نانەکەلی دروست نییە. دەیان جار لەوە زیاترە لە ناوخۆ لە دەرەوە خەڵک تووشی شێرپەنجە بۆ فەحس ناکات. بەس بەتەنها دووکەڵی ئۆتۆمبیل ئەگەر هەموو سوتەمەنیەکانیشی بە پێی ستاندەرد و پێوەرە نێودەوڵەتەکان بێ نزیکەی 500 پێکاتی جیاواز لە گازی ئۆرگانی و نائۆرگانی و تەنۆچکەی وردی بۆ کاتە ناو بەرگە هەواوە. ئەو بنزینە ئاساییەکە خۆی مسەرتەنە. جا ئەگە بنزینە کتەبی پیس بی و تێکەڵە بی و نەزانی چی تێدایە و خۆی دروستی بکەین دەبی چی بی. ئەم بەرەمانە خۆی زۆر پیسەوانە ئەبێ پاشماوەکەی چی بێ. ئەکرێتەوە ئاوی تانجەرۆ، ئاوی تانجەرۆ ئەڕوا بۆ سیروان،
ئاوی سیروان خەڵکی دەربەنیخان بەبێ هیچ فلتەرێش نییە ئەم ژارەی کە خەڵک بەهەوا ئەوان ڕاستە خۆ لە ئاوەکەەوە ئەیخۆنەوە ئەمە ئێمە نایبینن کە دایە پۆشن بەڵام کاتێک کە نایبینن ئەمە واتای ئەوە نییە پێیتر ئەمە لە ناوچوو بە پێچوانەوە ئەمە چی لە دێ ئەمە ئەچێتە ناو ئاوی بیرەکانەوە تێکەڵ بە ئاوی ژێر زەویە بێتەوە ئەمەی دەیبینن ئاوە تێکەڵی نەوتی ڕەش و قیر و ئەوە بووە و تەماشاکەن چەند بە ئاسایی و چەند بە ئاسانی بەسەر زەویدا تێپەر دەبێت لە مستقبلی دوورە ڕەگەزی ئێمە کێتەژ گرفتی هەر سەرکی بووی وتموەکو بۆمبێکە کە بتوانین دانراوەتە و تاوکو بتەقێتەوە کەواتە هەموو شارەکانی ئێمە هەڵەبجێ و پێی نازان هەمویان هەڵەبجەی نازان بە معناکەیتری ئەم خاشاکە بە جۆرێک لە جۆرەکان دێتەوە سەر خوانەکانی ئێمە ئەم خاشاکە یا دێتەوە سەر جەستی هەمان خاشاکە گەڕێتەوە هەمان خاشاک بە مانا ژینگەیەکی بە مانا کیمیاویەکەی بێ وەزارەتی تەندروستی بیرکاتەوە شتی پری یعنی هەر دەرمان نەکڕۆبیکا بە قوڕی خەڵکە ئەبێ بێڵێ خەڵک نەخۆش نەکەوێ یعنی بەرنامە خۆپارێزیەکان ئیش لەسەری وتەیەکێ ئەڵێ و کەسێک کە ئەلفێکی بەسە لەگەڵ ڕێز ماتەبی ئەم ئەلفە ئاراستەیە بۆ هەموو وان. بەڕێزان جارێکە سڵاتان لەبێ و خوا هەمولاکە پارێزە ومان پارێزێ بەخێر من سەر چاوەکانم دکتۆر پێشەوەی بچمە لای راپۆرتەکەی ئەرکان لە نەخۆشخانەی هیواوە وەکو دکتۆرێکی دڵسۆزی ئەم وڵاتەکە ڕۆژانە مامەڵە لەگەڵ نەخۆشاکەی ئێستا وای لێ هاتووە ببێ بە دیاردا لە دەوروبەری خۆشت خەڵکانی ناسیا و دۆستت زۆر گرتوێتی شەرپەنجە ئەوە ڕاستە بۆ نمونە هەر تازە هاتمە ستۆدیۆی ینی سێ کەسم دیت کە ئەوانە یەکێک لە عیلەکەیان تووشی نەخۆشی شەرپەنجە بووە کە ئەو ژمارەیەک لێرە دیتم ژمارەیەکی کەمن یعنی ئەزتەوە قاکە بسە شوێنێشتر لەوانەیە زۆر لەو کەسانە ئێستا یەکەچیان هەبی چ بەخۆیان چەیەک لە خانەوادەکەیان تووشی نەخۆشی شەرپەنجەی بی ڕۆژانە ئەوە بابەتێکە نەکە لەگە خەڵک باسی دەکەین ئێمەی پزیشکان لە مابینی خۆمان باسی باشە لەو ساڵانەی کە بەردەوام جەنابەت میوانێکی مشەڕەفی سەر مێزی پرۆگرامەکەمی لە هەڵکشاندا یعنی بۆ نمونە 2007 کە داوەتم کردووی بەراورد بە هەژدە بەراورد بە 19 بەراورد بە ئەمڕۆ هەستەکەی ئەوە نەک هەر هەستکردنە چکە لەوانەیە هەستکردن تەواو نەبی بەڵام تۆ کە پشت دەبەستی بە داتاکان و داتاکانی کە ئی خۆمانن نەک ئی دەرەوەی وڵاتن لۆ نمونە لە 2015 کە لە بۆ یەکەم جار دەستیان کرد بە تۆمارکردنی ئەو حالەتانی شێرپەنجە بە شێوەیەکی ڕێک و پێک ئەو کاتی بەس لە هەولێر لۆ نمونە 1700 کەیس هەبوو کە تۆمار کرایە 2021 3808 کەیس تۆمار کرایە ینی ئەو زیاتریش بڵێ ئەوە بەس باسی هەولێر دەکەم ناو هەولێر دەکەم تەمانە سلێمانیش هەروها دهۆچیش هەروها عێراقیش هەرەون هەمان شتە یان ئێمە جیاوازنینە لە عێراق بەڵام بەداخەوە ئەو ژمارەیە زۆر بە شێوەیەکی زۆر مەترسیدار بەسەر دەکەویت زۆر جاش باسیەوەی دەکەین کە ئەو ژمارانە باز دەکەین بۆی نییە خەڵکی بترسێنی بەڵام لەوەیە کە ڕاوەستیت برێ ئێوە پێویستە شتێک بکەین تێ بگەین بزانین هۆکارەکان چینە کو ڕێگری لێ بکەین لە سەدا چەنی لای خەڵکە ئەم خۆپارێزیە خۆی بە شێوەیەکی گشتی تۆ دەتوانی بەپێی داتایەکانی ئەوڕۆ لە 150 شێرپەنجەکان دەتوانی دژی ینی ڕاوەستی تووشی نەبیت کە ئەوە یەکجار زۆرە پاش پێش چۆن چی بخۆین چۆن هەناسە بین ینی هەوا لەکوێ بێنین ئێوە هەمووتان ئەڵێن هەواکە پیسە ئەڵێن کواڵەتی کۆنتترۆل نییە خواردنەکان موادی مسەرتەنی تیا معقول نییە مەشروبی غازی هەبێ بە هەفتەیەک لەبەر هەتا و تێک نەچێ ئەوەندەی موادی پارێزەری تێکرابێ وەنیا ئەیتر یعنی بچین بۆ چۆ پێدوانیە زۆر لە بژینگەیەکی ئاوا خۆپاراستن قورسە بەداخەوە بڵێ بەڵام دەبی پرسیار بکەیت ئێستا مەبەست ئەستان لە بەرنامەی جەنابەت ئەوەیە هۆکارەکان تێبگەیت و پاشانیش ئەرکەکان ینی دابشکەیت کە چۆن ڕێگری لە شتە بگرێت لە بیلایەتی بەرنامەکە دووتت بەشەکی کەم ئەمە ئەو بەرنامەیە لە بۆ هاوڵاتیانە بەشە هەرە زۆرەکەی لە بەرپرسەکان ئەواتە ئەو ئەرکە بەشی زۆری لەسەر حکوومەتە لێکۆڵینەوە بکە لە هۆکارەکانی و ڕێگای لێ بگری باشە بەڵام بینەرانی بەڕێز ئێستا شێرپەنجە لە جیهاندا لە ماسمیدیا و لە سەر شاشەی دنیا بەڕاستی قسەی لێ دەکرێت بەڵام والله گومانەکەم جگە لەم بەرنمەیە بڕۆن بە 10 ساڵی ڕابردووی ئەوروپا و ئەمریکا بگەڕێنەوە بزانن مامۆستایەکی زانکۆ دکتۆرێک بەم دەبانەوە هاتووە
ئەم دەبانە چین؟ کاکڕنج پێش و باسی ئەم دەبانەکەم لای دکتۆرە بەڕێزەکانی ژاشکرایە چەند ڕێگایەک هەیە بۆ توشببوونی سەرەتان نچێک لەوە هەواکەیە ئەوش لە ڕێی سوتەمەنیەوە دروستە بێ یەکێکتر لەوانە بریتە لەو بەیتە زوجاجانەی کە ئێستا هەیە یەکێکی تر لەوانەیە کە ئەو مریشکە بەست و ئەو خواردنە لە قوتونانی کە ئێستا هەیە لە بازارە و زائیدەن شتێکی تریش ئەوش بریتە لە مەوادە پاککەرەوەکان ئەم دەبانەی کە ئێستا لەسەر مێزەکەیە ئەم دوانیان ئەم دوو دەبیان ئەمە ڕۆنی پاشماوەی ئەو پاڵاوگە نایاسایانەیە کە پاش ئەوەی کە نەفتا و گازەکەیان دەستکەوت ئەم ڕۆنەی لێ دەرەچێت دیێن ئەم ڕۆنە لەگەڵ نەوتی سپیا تێکەڵەکرێ ئێستا من بۆەوەی کە لای هاوڵاتیان و لای بەڕێستانیش معلوم بێ ئەم دوانە تێکەڵەکرێ کە ئەم دوانە تێکەڵکە بە ڕێژەیەک تێکەڵەکرێ پاش تێکدانی ئەم دوانە شتێک دروستە بێ ناوێنن گازوایل بەڵام ئاها بەڕەشی نییە دیێن مادەیەکە پێوتە کۆستیک لەگەڵ ترشی گۆگردیکە کە ئەمەش لەوان خراپترە بەکارێهێنن لە گۆڕەپانە نایاسایەکە بێ وەڵامەتەکانە بەکارێهێن بۆەوەی زەرد بێ چکە ئێمە ئازانین لە وڵاتەیە هەر یەکی شتێکی بینی بە چاو بڕیارەدا بەڕاستی ئەڵێ ئەوە زەرڕێی فیزیکیەوە باش دیار بێت ئیتر لە ڕێی فیزیەوە بەڵام دەڕووی کیمیاوای چیە ئەوە فیزیکەی بەس ڕانکەیە ئێستا تۆ کردت بە چی ئەوەی سا گازە بەڵام ئەمە گاز نییە ئەمە تێکەڵە لە بازار پێوترێ گاز ئەتوانێت دەوری گازیش بینە لە ئۆتۆمبیلە لە مۆلیدا بەکارێهێن ئێستا ئەمەی کە جەنابەت باسیەکەی ئێستا لەم ساتەیە کە تۆ قساکەی شوێن هەیە ئەمە دروستەکە بەڵێ لە 90 بۆ 95 گاز واتە دیزڵ بە ناوە ئینگلیزەکەی کە بەکارێهێن بۆ مۆلیدات و بۆ ئۆتۆمبیلی بار هەڵگیر هەمووی ئەمەیە باشە تۆ وەکو مامۆستایەک ئەمە ئەزانی بڵێ حکوومەت تا ئێستا نەزانێ ئەگەر کوالیتی کۆنتترۆل هەبێ بەڵێ دەزانی چاکیش دەزانی بەڵام گازە ئەسڵەکە دیزڵە ئەسڵەکە بە نایاسایی ئەچێتە دەرەوە لە من تۆ باشتر باشە ئەسڵەکە چێتە دەرێ و ئەمەش بۆ مۆلیدەکان و ئەم مۆلیدەکانە بەڵام لەمە ئەمە ئەسووتێکە ئەمە بەس ئەمپێر کەمەکاتەوە یا قوربەسەری سەحی دروستەکە پەیوەندی بە سەرەتانەوە هەیەەوە بەڵێ چۆن پەیوەندی بە سەرەتانەوە موادی ئەمە کۆمپۆزیشنی ئەمە لە ئەسڵا دیزڵ ئەبێ تەنها کاربۆن و هایدرۆجین بێ کێتە هادۆ کاربۆن ئەمە سەلفەری تیاوەتە گۆگردی تایە گۆگرد خۆی موادێکی شێرپەنجەیە کاتێک کە ئەسووتێ ئەبێتە چی ئەبێتە SO2 واتە SOX ئۆکسیدەکانی گۆگرد ئەبێتە NOX نایترۆجین و بە ئۆکسیدەکانیەوە بەشێکی دیێن چارەسەری بۆ ئەماکەن لیدی تێکەن قڕقۆشمی تێکەن لە عالەمە قەدەغەیە بەڵام تووشی شتێکمانەکە تووشی فقدان زاکرەوە بۆ ئێستا لە بازارە یەکێکە بینی وەڵام من تۆ ناناسمەوە بۆ جاران خەڵکشتی لەبیر ناچوێت بۆ هۆی ئەم دوو کەڵە ژەهرایەوەیە باشە ئەمە کە چووە سەر چاکەتەکە و کە چووە سەر گەڵای دارەکە کە چووە سەر کەوەرەکە چووە سەر کەرەوزەکە چووە سەر لە عابەی مناڵەکانمان کردیانەوە بە دەمیانە لەسەر باغا چوە ناو سەلاجەکەمان ئەمە چ کاریگەریەکێ بێت ئەمە ئەو ڕێژەیە کە دروستەکە بەڵێ ئەو ڕێژەیە دروستە ئەو ڕێژە شێرپەنجە دروستەکە ئێستا کاک دکتۆر باسی ئەبێتە هۆی ئەو هاڵ ئاوسانە کە ئەبێتە لە چەند ساڵێکی ترە ئەبێتە پەتای شێرپەنجەی شتێک نامێت وەکو چۆن پەتای ئەنفلۆزا هەیە لە وەرزیە ئەوش بێتە پەتای شێرپەنجە باشەکە بەڕێزەکان بەجێ ئەمە باسەکەی ئێستا وەگەوە ئێمە لە زۆنێکا بین کیمیاباران کرابین ڕێک وایە یعنی ئەمە مبالغە نییە مبالغە نیە دکتۆر با بچنەوە کاگرنج با بچنەوە فەحسکن با بچن سامپڵ بێن لە بەنزیخانەکانە با بچن سامپڵ بێنن لە گۆڕەپانە بۆ پشتڕاستکردنەوەی ئەم قسەیە بە زواب بزانم تازەترین پشکنین لای کاعەلیە کاگرنج ئێمە پشکنین لە سلێمانیشە پشکنینمان کردووە کە پێویستەکە گازە ئەسڵەکە دیزڵە ئەسڵەکە دە بۆ 50 ppm پار پێر ملیۆن ppm واتە پار پێر ملیۆن دە بۆ 50 پار پێر ملیۆن زۆر زۆر بچووک بەڵام کە ئێستا ئەمە فەحسەکەی 45,000 ppm یعنی تۆ لە ئەسڵەکەش ڕازینیت نەک لەمە ئەسڵەکە ستانداردە کێشەی نییە چکە 10 ppm ڕێژێکی زۆر کەمە بەڵام ئەمە 45,000 ppm 45,000 ppm یعنی هەزارەها ئەوەن داوەندەیش نا سەتەوەژنش نا هەزارەها ئەوەندە هەزارەها ئەوەن لە نۆرمال ڕێنج زیاترە ئەزانی ئەگەر تۆ دراسی بکەیت چەندی تێکەڵی هەوا بێ و ئێمە ئەم 6 ملیۆن کوردە ڕۆژی چەند هەڵەمژین لەمە ئەتوان بەداتا لامە لامە چۆن ئێمە شتێکمان هەیە لە مۆلیدەی ئەهلیمان هەیە کە لە گەڕەکانە بۆچی بەکارهێنن بۆ پێدانی کارەبا بە ماڵەکانە
زائدەن شتێکی تر ئەمە بەکارهێنیە ئۆتۆمبیلی بار هەڵگرە باشەوەی کە زەرد کرا بە ئەوە نەبینی ساوانی کە گۆڕەپانەکان بڵێنەوە چیە شتیوانە ئەوە چن کۆستیک و STS04 تشی گۆگردیکی تێکەڵەکەن پیاتی پڕکەن زەردەکەن خۆزگە فێرە نەکردنا خەبی ئەوان ئێمە فێرەکەن کاگرنج ئەوان ئێمە فێرەکەن یعنی ئەمە ئەو داتای بێت بێمە سەر داتایە جگە لەوە ئۆتۆمبیلی بار هەڵگرمان هەیە جگە لەوە مۆلیداتی کارگەکانمان هەیە جگە لەوە هەندێ ماڵ هەیە توانای باشە مۆلیدەی خۆی هەیە دێن ئەمە بەکارهێنن بە داتا حەزەکەم سەرژمێری بە دوواداچوونی بۆ بکەن نزیکی بە نزیکەی لە هەموو هەرێمە لەم هەرێمە ئێمە 5,000 مۆلیدە هەیە جگە لە ئۆتۆمبیلی بار هەڵگر ئەمە ئەگەر بێت و لە صاحبی مۆلیدەکان بپرسی ئەگەر بێت و مۆلیدەکەی 500 بۆ 550 kV بێت پێویستەکە لە سەعاتێکە 70 لیتر سوتەمەنی بەکاربێنێت کاتەوەرە ئەمە کەڕەتی لە ڕۆژێکە 8 ساعت مۆلیدە ئیشەکە لە ڕۆژێکە ئەم ئۆتۆمبیلە ئیشەکە بە تێکڕە نزیکی 5 ملیۆن لیتر لەم جۆرە ڕۆژانە بەکاردێت ئەم 5 ملیۆن نزیکی 150 بۆ 155 تەنکەری 36,000 لیترێکە ئەی ئەمە چی یەدێ ئەمە بریتە لەوەی کە گازەکەی من و تۆ هاوڵاتی هەڵێمژی هیچ فلتەرێک نییە خۆ ئەتوانی فلتەریش با بێن فلتەردا بنن خۆتوانین ئەم ڕێژەکەم کەن چەند جۆری مەترسیدارە لەمژین ئۆکسیدەکانی گۆگرت ئۆکسیدەکانی نایترۆجین وەزائیدەن لید لەگەڵ ئەمەی کە ئێستا بنزینی پێدروستەوە مەوادی بنزینی ئێستا ئەمە بنزین نییە من ئەمە گازێکی ئەوە گاز ئەوە گازە ئێ بەس بنزین زۆرترە سوتێن خوا بنزینەکەت چ حاڵی چۆنە بنزینەکە لە 3 مادە پێک دێت ئەوە کە تێکەڵەکەن ڕاستە لە جیهانە بنزین تێکەڵەکرێ بەڵام لە ژێر چاودێری کەسانی پسپۆڕ و شارەزای ئەمە تێکەڵاکرێ بۆ ئەوەی ئەدەتف واتە کارایەکی تێبکەی بۆ ئەوەی بێتە بنزین بەوەی ئەدەتفەوە بنزین دروستە بێت بەڵام ئەوەی کە لێرە هەیە هەمووی بە چۆن بڵێ هەڕەمەکی تێکەڵەکرێ لە چی پێکاتەوە ئەم بنزینەی کە لە گۆڕاپانەکانە هەیە بۆ سیارە سوتا بۆ فیلپامپ وەستا یعنی من وتم لەوەی ئێستا شتێکی تر ڕوو بدا توجارەتی فیلپامپ دروست بێ یعنی بۆی کە بیلەوە بکەن اینجا فیلپامپ بێن بۆیە ئەم بنزینە خدە بازارەوە ئێمە یعنی پێشتر پشکنین لە وەزارەتی سامانە سروشتەکان لەگەڵ پشکنینی هەمان بنزین لە نەوت و گازی سلێمانی دووشتی زۆر جیاوازم هەمان سامپڵ بەڵام بە دوو داتای جیاواز کەواتە شکمان هەیە لە پشکنینەکانیشی بۆ ئەوەی کە بیسەلمێنین سەری داتاکانیان کە بزانن تا ئێستاکە هێڤی مێتاڵ کە کانزا قورسەکان کە ئەویش مادەیەکی شێرپەنجەین بۆ دکتۆرە بەڕێزەکانەوە بەجێهێڵم سەکرێت بۆ دکتۆرە بەڕێزەکان ئەوانە بەجێهێڵم یعنی هیچی فەحس ناکرێت ئەو هێڤی مێتاڵانە هێڤی مێتاڵەکان هەمووی ئەو جیازەی لە کار کەوتووە بۆ بڵێن فەحسەمان نییە ئەم گازوایلە فەحس ناکرێت بیکە ناو سەلاجەوە هەر باسیترین شت من وازی لە کیمیا بێنم با وازی لە مختبەر کیمیا بێنم ئەمە بکەن ناو فرێزەری سەلاجەکەتەوە سێکی لە ماوەی 5 دقیقە ئەیبەستێ گازوای نابی بێستی جاوایسە بۆیلەری بۆ دادن ئێستا بۆیلەری بۆ دادن بۆی نەیبەستی ئێتە بەرەو زستان ڕوە ئەمە چیتیایە ئەمە ڕۆنیشی تیانە ئەی فەحسی وەزارەتی سامانە سروشتیەکان بۆیلەرەکەش نابینە ناکرێت ئەوە ناکرێت بۆ مەفەحس هەر بۆیلەرەکەشی تیا دەرناکرێت لە فەحسەکانە ئەمە ناکرێت کاگرنج فەحس بۆمە ناکرێت یعنی ئێساوە دووسێ ڕۆژتر زستانە ئەمە خۆزگە لە ئۆتۆمبیل لە ڕۆنی ئۆتۆمبیلی ڕاستەقینە دروستکرایە ئەمە ڕۆنیەکە پێوتێ ڕۆنی مۆمی واکسی تیا واکس هەر ئەوە خۆی خەتەرە هەر ئەمە خۆشی خەتەرە ڕۆنە واکسەکەش خەرەتەرە واکس تەنها بەکاردێ بۆ ئەوەی کە برینی پێچەورکی ئەی باشە لەو سێ دەبێ ئەتوانی ئێستا نەوعەتێکی بنزین دروستکەی کوالەتی بەرز بکەیتەوە ئەگەر بێت و مقدارمان لابێ بە پێوانە ئەتوانین چی جۆرە بنزینێک دەوێت کە ناوێنێت بنزینی سوپەر بنزینی محەسەن ئەمانە هەیە بەڵام بەپێی چی هەیە بەپێی AKI هەیە مستەودع دروستی AKI لێرە لەم وڵاتەیە AKI فەحس ناکرێت چۆن ئەمە فەحس ناکرێت بۆ نمونە فلاش پوینتمان هەیە بۆ ئەوەی کە ئێمە بزانین ئەو گازە ڕاستەقینەیە بڕۆ سەیری کە 90 بۆ 95 ئەو گازانە هەمووی چین بریتە لەوەی فلاش پوینتەکەی لە 32 تا 51 بریتە لە فلاش پوینتی نەوتەکە کەواتە ئەوە سەرمێن نەوتە ئەم نەوتەیش لەگەڵ ئەمەتیەکە کەواتە فلاش پوینتی نەوتەکەی خوێندەوە ئەی ئەم ئۆکتان بەرزکردنەوە ئەمە تەندروستە ناخێر ئەوە بۆ نەخێر لێرە لە کوردستانە ئۆکتان بەرزکردنەوە بە دووسێ شتێکە پێوتێ ریفۆرمیت پڕی مەوادی چییە لە مەوادێکی ئەڕۆماتین مەوادە ئەڕۆماتەکانیش دیسان هاوشێوەی ئەو مەوادێکی سەرەتاین پێوتێ ڤۆڵەتایل ئۆرگانیک کۆمپاوندە
ئەم ڤۆلەتایل ئۆرگانی کۆمپاوندە مەوادێکی ئۆرگانیکی بە هەڵمین هەمووی هەڵەمژێ پێش بۆچی بنزین بە هەڵمەڕێ ئەمە خۆمان بەرەمێنین یا لە دەرەوە دێ ئەمانە پاچە لە دەرەوە دێ بەس نەفساکەی خۆمان هەیە لە بەسڕە و لە قادەکەرەمەوە هەیە نەفتاکە لەم دوو شوێنە هەیە لە بازارە لە بازاری ڕەشە ئەفرۆشتێ باش ئەمە لە هەندێک وڵاتی دنیا بوونی ئەم مادانە مەحزوور نییە مەمنوع نییە لە شتاکانە MTBE-مان هەیە کە ئەوش دیسان بۆ بەرزکردنەوەی ئۆکتان نمبەر بەکاردێ هەر مەمنوعە ئەی چێ ئەیهێنێت چۆن دێ بە سنوورەکانە دێ بەو کوالیتی کۆنتترۆلە جوانەیە دێ کە لەم هەرێمە هەیە ئەمە لە چی و چی پێک دیان بنزینە نەفتایە ئەوە نەفتاکەیە ئەمە تەنەر بەڵام لە بازار پێی ناوێکێنێنەوە مەثیل ئەسیتات ئەسیتاتەوە ناوە عیلمیەکانێتی ئەستەرن ئەستەری هێڤین ببوورە ئەستەری بچووکن خراپەوەش ئەمیش خراپن ئەو ئەستەرن ئەویش هەر مادێکی ڤۆلەتایلە ئەمە تەنەرە کە ماڵ ئاوێ بۆ شتێکی باشی شنێنە هەرچی شتێ خراپە بۆچی شتم نێنە 95 ئەمێ ستا 5 بێنم چی بێنم ستا 5 ئەو گازە باشەیە کە چێت دەرەوە ئێمە بەرهەم دێ و دەچێتە دەرەوە قڕ بەسەرێ بۆ خۆمانە بەڵێ نامانەوێ ئێمە بۆ نمونە ڕسقی خەڵکیش ببڕین با بێ بچێت تەندەل لێ بدا ئەو ڕسق نییە ئەوە ڕسق نییە بەس بابێ بچێت تەندەل لێدا گازە ئەسڵەکەی دەستکەوێت و بێ بیفرۆشێتەوە خۆش ئەوش کەسابەتە ئەگەر بێ کەسابەتکە بەڵام حکومەت دایدا بە تەندەل چەندی فەرقامە لە ڕووی خەرجیە لە ڕووی پارەوە 150 بۆ 200 دینارێکی فەرق لی بۆ هەر لیترێک بەڵام سەیرەکە ئەوەیە ئەمە بەرمیلی بە 150,000 بە بۆرسا فرۆشێتەوە یعنی بە سعری گازە عەسڵەکە ئەفرۆشتێ کە گازی عەسڵ زەردێکەنەوە ئەفرۆشتێ ئەمە بریتێ لە ئیثانۆڵ مادەیەکی موعقیمە دکتۆرە بەڕێزەکان ئەزانن مادەیەکی موعقیمە 170 ئیثانۆڵ بەکاردێ بۆ پاکردنەوە دیتۆڵی خۆمە تێکەڵەکرێ بۆ ئەوەی بنزینی پێ دروستەکرێ مەثیل ئەسیتاتەکە تێکەڵەکە لەگەڵەیە بەڵام بە شێوەیەکی هەڕەمەکی و ئەو مادە ترسناکانەوە ئەمەش بە هیچ شێوەیەک پشکنینی بۆ ناکەن بنزیخانە هەیە بە تەحەداوە ینی ماوەی پێش ئێستا لە یەکێک لە پارێزگاکانە بوو وەکو ینی بەرچاوم کەوت وتی 100 بنزیخانە داخرا بەهۆی ئەوەی کە مادەکانیان لە پشکنیان دەرنەچوو یخۆ لە هەموو شارەکەی 100 بنزیخانە هەیە گەر بڕووی کات هەمووی داخرا ئەی بۆ ڕۆژە لە ڕۆژان بنزیخانەیە نەدرا سەر تیڤەکان سەر شاشەکان بڵێ ئەمە داخرا لۆگۆی چی لێ بدا وەرە فەرموو سامپڵ ئەزانین چۆن لە بنزیخانە وەرگەکە گرنج لە ژووری ئیداریان هەیە بۆ نمونە ئەچێ سامپڵێکی داتی لە گۆڕەپانەکان سامپڵێکی بنزین ئەسڵەکەی داتی ئێمە بنزینە باشەکە بەرهەمە هێنین لە پاڵاوگەی بازیان بەرهەمە هێنین ئەنێرین بۆ جنوب کەرکووک لەوێ هەر ئەو بنزینەی کە لە بازیان ئاڕوا لیتری بە 450 دینارە بنزینە تێکەڵەکە لیتری بە ئەی کار بۆ کوێ بۆ مووسڵ چکە دوو جیهەتی جیاواز ئەم بنزینەیەشی تێکەڵەکە ئەدرێ بە شۆفێرەکان لەوەشە لە سۆشیال میدیا ئەمەتان بینی بێت سەرقەباغی بنزینە کرا وەکو قوڵەقوڵ هەڵە نەتان بینی ئەوە چی بۆ ئەو بریتە لەو تێکەڵێ يعني بيوز بفحص ناك كاغران بيوز بفحص ناك يعني همو اوتومبيلك معرضه بالسوتان وتقينوا من خوم يعني بترسه وجاروا هي بنزين متاكد به مالو نالكش نغا خما سركتو بو درجه بو كاك دكتور باسم كل يعني زوره ترسم تي چی كم والله خوش منازم چی باشا استا خود زينوا استا بو خود زاني اما كزنا ناس ام سرطانا ام اجواء ام دوكالا اما بارتي اما يكتي اما وزيره اما جاگر وزيره اما سەرۆکی حیزبە ئەمە سەرۆکی حکوومەتە ئەمە نازانم چێوەنیە کەواتە هەر هەمومان معرضین بۆ سەرەتان کەواتە پارەیاربی فەقیربی هەرچیەک بێ ئەو ئاوەشی ئەی خۆیتەوە ئەمەی تێچێوەە سەرەتان کەس لە ئاوی دوکانەوە ئەمە ئەچێتە ناوی وەنا ئەچێتە سەر سەوزەکە ئەچێتە سەر کەوەرەکە ئەچێتە سەر خواردنە فرێشەکە ئەچێتە سەر ئەو خواردنەی کە لەسەر جادەکانە ئۆتۆمبیل بە تەنیشەوە ناڕوا باشە تخوا پێشەوەی بچمە ناوبەڕ هەر سیقە و بە موادەکانی ناو دەبەکانە نیە یا دەبەکان خۆشیان ناساڵحن دەبەکان ناساڵحن لەبەرەوەی PVC-یەکی بێکوالیتین کلۆریتیان ئەمانەی کە لە کوردستان هەن بۆیە نابێت لەبەر هەتاودا بنرێ ئەی ئەوانەی ئەوروپا وەک ئەمەنی ئەوروپا کلۆریتیانە تەنها PV پۆلی PVE پۆلی ڤینایل ئیثالینە بەبێ جیاوازی لە کوردستان پۆلی ئەفیلینە فەرقی دەبەکان فەرقی لە ئەوروپا زۆرجار لەسەر ناو شوشەیە کاگڕنج
ئەسڵەن ستۆرەیج لەبەر هەتاو زۆر خەتەرەیە لەبەر هەتاو ئەسڵەن لە ئەوروپا ئەو لەبەر هەتاودانانە هەتاوی بەرکەوچی لێ دێ بەکانی کوردستان ئێمە کێشەیەکمان هەیە کێشەی هەڵگرتنی خۆراک و خواردنەوەشمان ئەم دەبانی کێمە ئاوی تیاخۆی نەگەر هەتاوی بەرکەوت بۆ ئەبێ بە مسەرتان لە ناوەوە چی دروستەکە هەڵمێک دروستەکە دێ ئێمەش ئەمە کلۆرەکەمان هەیە خۆی بە ئاسانی دەرەجە حرارە لە وڵاتەیە ئێمازانین بە تایبەتی هاوینان خۆم ئاو یەکسەر نافرۆشێ لەوێ لە هاوینان بمێنێتەوە لەبەرە و دوکان نامێنێتەوە لە هاوینانە بۆ نمونە چێتە 55 پلەی سلیزی ئەکە تێژە 45 خولەکی هەتاوی بەرکەوە وای لێ دێ بەلانی کەمەوە 10 خولەکی بەرکەوێتی وای لێتی ڕوانەڵی لە ڕێی خوا دەخولک بڕۆ خولک داینە بزان لە هاوینە بەس 45 پلەی سلیزیە بزانە هەڵمەکەیانە چونکە لە فرێزەرە لە بەفرگری شەهر وای لێ دێ وای لێ نایە لە بەفرگرا لێرە لە بەفرگرا یەک جار ئەتوانی بەکاری بێنیت ئەگەر ئاوێ بەستی یەک جار بیخۆینەوە جارێت ناتوانین بەکاری بێنیتەوە باش بێنەرانی بەڕێز گیان یعنی شتێکی تر هەیە بۆ نمونە باسی 45 پلەی سلیزی هاکەم ئاو لە 17 پلەی سلیزیە و دەسەکا بە هەڵم بۆ لە زستانە جل وشکە بێتەوە کەواتە لە 17 پلەی سلیزیەوە ئاو دەسەکا بە هەڵم لەسەر ئەقوڵەیە بەڵام ئەها تۆسەی کە 45 پلەی سلیزیە کەواتە تەنها 5-6 خولەکی بەسە بۆی ئاوەکە بێتە هەڵم دەست خۆش کاک عەلی لەسەر ئەو پشکنین شتانی کە کردوتانە ئەو داتا و ڕقەمانی کە کۆت کردوێتەوە لەلاتە هیچ سەرجەم نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان و شتێکی تریش ئەبیستم زۆر خەفتم پێ خوارد دیوادارم ئەم قسەیە وانەبێ ئەڵەن هەتا دەبڵ مامەڵەکردن هەیە لە نێوان هیوا و نانەکەلیا لە خەستەخانەیەک بۆ خەستەخانەیەک ئەمە وایە ئەوانیە حەزەکەم ئەگەر داتا و بەڵگەولایە لە پێناوی ئەوەی کەوانە نەخۆشن هەمومان بەرامبەر بەخوا و بەرامبەر بەوان بەرپرسیارین لە گەورە تاوەکو بچووک ئینشاءڵڵا وان نابێت بزانم عەلی حەمەد ساڵح چیەڵێ پاش ئەم ناوبڕە بزانین ژمارەکان فعلەن ئەوەندە مەترسیدارن یا وەکو هەندێک کە سەڵێ عەلی حەمەد ساڵح ڕقەمەکان قەبا کاتەوە با خۆی جوابی ئەمە باتەوە ئاخر ئەزانم خۆمە قسەی من نییە خۆتە زانەوەی لەبەری تۆ داتا سازیەکەی ئەم قسەیەت پێڵن خۆتە زانین ئەوە قسەی من نییە بزانین ڕقەمەکان قەبا کاتەوە کاک عەلی حەمەد ساڵح یان نەخێر داتاکان پێوەی ماندووە بێ اینجا بە جورئەتەوەی خاتە بەردەمی ڕایگەشتی پاش ئەم ناوبڕە بەڕێزان جارێک تر سڵاوتان لێبێت هیچی تازە هەیە بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم قسانەی من بۆ خەڵک نییە وەکوتمان من فرێک بە سەرۆکی حکومەت وە بە جێگرەکەی هەڵێ کێشەکە نە گەندەڵیە نە هێزی چەکدارە نە حیزبایەتیە نە داهاتە دەموچەیە هیچ ئەمەی کە لێرە شەرحەکەم نەتیجەی لێکۆڵینەوەیکی علمیە لەگەڵ کۆمەڵی خەڵکی پسپۆڕە و هەمووشیە سەلمێنی بزانن هیچ حاکمێک هەیە لە دنیا لە تەیموری ڕۆژەڵا هەتا مۆزەمبیق ئەمە قوبوڵەکە لە وڵاتی خۆیان تاوان ورد باسیەکەم ڕۆژانەیە سەر نزیکەی 5 ملیۆن لتر گازوایل دەسووتێنرێ ئۆتۆمبیل و سیارە ئەو گازوایلانەی پاڵاو گەفەرمیەکانی وەکو لاناس و کار و بازیان و چۆچۆ بەرهەمێنن گازوایل لە چاکەکە بە نایاسایی ئەبرێتە دەرەوە واتە من لەگەڵ وەزارەتی سامانە سوشتەکان دانیشتومەڵێ هیچ مۆڵەتێکیان نییە واتە شتە ڕێک و پێکەکە بە نایاسایی ئەبرێتە دەرەوە بۆ ناوخۆ چیەکرێ بۆ نمونە ڕۆن ئەمڕۆ ڕۆشتوین ڕۆنی عینزالێنن ڕۆنێکی ڕەشی پیس هەومان سیارەیە گۆڕین ڕۆنیە جێمێنێ ڕۆنی پاشماوەی سیارە ئەو ڕۆنە ڕەشەی کە هەیە تێکەڵی نەفتاکرێت تێکەڵی نەوتی سپیەکەن و ئەیفرۆشن ئەمە بۆ مۆلیدەکان بەکارەهێنرێت ئەمڕۆ فەحسمان کردووە ئەڵێ PPM بۆ نمونە گازوایلی لاناس 34,079 بووە هی عینزالە ڕۆنی عینزالەیە طبعا دوای تێکەڵێکرێ لەگەڵ نەفتا 38,000 بووە بێ چەند بێ ئەبێ 10-20 ئەو پەڕی 100 بێ کارەساتر لەمە بۆ باسەکەم کاکە ڕەنج فۆتۆگرافەیە دانێ بێ مۆڵەتە هەبێ نانەوەیە دانێ بێ مۆڵەتە هەبێ نزیکەی 500 گۆڕەپان و پاڵاوگەی بێمۆڵەتەیە لە کوردستانە چی تێکەڵەکەی چیەکەی چی ئەەکەی بە قورگی خەڵکە کەس پرسیاری لێ ناکە خوێندەواریت هەیە خوێندەواریت نییە بە علمیەکەی بە نەتیجەکەی چییە من پار و پێرار پار دەبوو پێرار دەبوو پار 15 حاڵەت بوو لە هیوە 16 من 40 حاڵەت بوو 40 حاڵەت بەس لە هیوا تۆمار کراوە نەخۆشخانەی هیوە واتە
ئەگەر بەراوردی و 2 ساڵەکەی بەچلەکە لە سا 360ەکە. ئەمەی من باسێکم ئێستا لە گازوایل و بنزین و ئینەکانە بۆ ئێستا نییە. دڵنیا بنەوە 4 ساڵی تر کەم ماڵە بینی گیرۆ دەنەبێ بەدە سەرەتانێکەوە. من چی لە حکوومەت و پەرلەمان و سپا و نیشتیمە چی لەم شتانە بکەم؟ کاتێک کە بەدەستی سەرۆکی حکوومەت و جێگرەکەی بەدەستی ئەوانەکرێ ها بەیانیە توان یەک قەرار بدەن یەک قەرار زیاتر نییە. گازوایل ناچێتە دەرەوە شوێنی مۆڵ بێ مۆڵەت نابێ هەبێ هەل بوو. کاتێک کە باکیان پێی نییە ئەوانن لە بەرپرسن لەوەی کە سوکاری ئێمە تووش شێرپەنجە ئامارەکە باسەکە. ئێستا ئامارەکان باسەکەین وەکوتم ڕۆژانە ئەگەر 20 حاڵەتیش بێ بەس لە هیوا طبعا من پێ بڵێم شانزەی ئەگەر نابێت شانزەی دە ڕۆژ شانزەی دە 40 حاڵەت تۆمار کراوە واتە ئەمڕۆ 40 بەیانی 40 دوو بەیانی 40 باشە 2 ساڵی تر ئەڵێ بێ بە 100 باشە ڕۆژی 100 ئەیدانەکەلی ئەین وە زیاتر لەمەش کەس نازانێت چکە چن یا بۆ نەخۆشخانە لەکان یاسنە دەرەوە سەرمایهدار نەیانە هیچ مەترسیەک لەسەر میلەتە لەمە گەورەتر نییە دڵنیاتەکەمەوە. ئاماری دقیقمان هەیە؟ بەڵێ ئاماری دقیقەیە ئاماری دقیقەیە ڕۆژوایە 20 حاڵەتە ڕۆژوایە بسوودووە گەشتۆتە 40 حاڵەتیش لە چەنەوە یەکەم جار 4 حاڵەت بووە 4 حاڵەت ڕای ناچەڵەکێنی هیچ قەزیێنێ دەرمان نییە بمرە تووشەبی. من پێتەڵێم یعنی چ منطقێ لەمایە 500 گۆڕەپان و پاڵاوگای بێ مۆڵەتی نییە مۆڵەت ئەوێنێ نەفتانێ لەگەڵ ڕۆنی ڕەشاچی تێکەڵێکا بیبە. تۆ قەت پرسیاری کردووە بۆچی ڕۆنی ڕەشی سیارە بەرمیلی 150,000 وەنی من تۆ سارە ناگۆڕین ڕۆنەکەی ڕۆنێکی ڕەش لە خوارەوێتە دەر ئەوە ئەیکەنە مۆلیدە و مۆلیدەکە ژەهرە ئەمە ژەهرە وەک وایە ئەم مۆلیدانەی لەم کۆڵانانان هەمووی کارگەیەکە بۆ ئەوەی خەڵک تووشی نەخۆشی شێرپەنجە بکە. بەڵام ئێستا دەرناکەوێت بە تەدریجی دەرەکەوێت چکە 3 ساڵ پێش ئێستا گازوایل وانە بوو 3 ساڵ پێش ئێستا بەیت زوجاجیەکە ئەو بەیتانەی کە ئینی وانە بوو. حکوومەت ژوورە پلاستیکەکان بۆ ئەوەش باسەکەم من ترسێکی ترم هەیە کاکە ڕەنج ئێستا دەستی پێ کردووە زستانە بەرەو بەکارهێنانی نەوتە ڕووین. ئێستا حالیان چیەکەن نەوتێکی زەردێنن نەوتێکی زەردەیە کاکاوە ئەزانێ ئیشەکەن پێکەوە لەگەڵ نەفتا تێکەڵ یەکەن وەکو نەوتی سپیەی فرۆشن ئەمە ئەگەری تەقینەوەی هەیە وەژەهراویشە واتە سۆبەکەت ئەم نەوتێتی ئەو مەکتەبەکە گڕی گرت لە سلێمانی ئەوە بەنزین نەبوو نەفتا ئۆکتانەکەی نزیکەی 50 ناتوانانی بیکەیتە سارەوە بەڵام سووکە وەکو بەنزین لەگەڵ ئەما تێکەڵ یەکەن واتە ئەمە زۆر مەترسیدارە کە ئێستا بەرەو ئەوە ڕوە کاتێک کە تۆک نییە گۆڕەپانت داناوە باکت پێی نییە ئەڵێ بڕۆ چی تێکەڵەکەن تێکەڵیکەن چی دابینەکەن بە بەرچاوی سەرۆکی حکوومەت و جێگرەکەشیوە گازی لاناس و کار و بازیان و کوێ هەموویە چێتە دەرەوە وەزارەتی سامانە سوتەکان 3 جار پێمان گەڵێ ئێمە مۆڵەتمان نەداوە بە نایاسایی ئەچێت دەرەوە یعنی چه ئەخلاقی ڕێگە بەمەدا شتە باشەکە بنێریتە دەرەوە تێکەڵەیە دروستکەی بە خەڵک بڵێ جا تووشی سەرەتان بیت کەیفی خۆی ئەم ژوورە پلاستیکانە بۆ ژوورە پلاستیکیەکان طبعا چییە؟ دڵمان بەوە خۆشحاڵین بەشی خۆشیێنی خەریکە پشتیوانی بەرهەمی ناوخۆیە بێ بکەین هەمومان بەڵام بەرهەمی ناوخۆی یەکە بێ لە ژێر ڕقابا بێ دووە بێ حیمایی هەبێ ئەبێ حکوومەت سەیریکە طبعا کۆمەڵی مەوادی زۆر بەکارێنن سەمادی نایترۆجینی و سەمادی سپی و مەوادی قڕکەر و پەینی دەستکرد و زۆر زیاتر لەو ڕێژەی خۆ ئەمە نوکتە نییە لەوانەیە خەڵکوەکو نوکتە وەریگرێ دکتۆرێکی یاوڕێم لە زانکۆی سلێمانیە برادێکم لەگەڵ یا بۆی جێڕام وتی ڕۆشتون بۆیەکێ لەم بەیتانە سەیری بەرهەمەکانەکەن ئەنوی ڕیپۆرتێ بکەن و تەسجیلەکەن لەپڕ کوڕەکەی ویستی و خەیارێ لێ کاتەوە یەک زلەیدا بوو لە کوڕەکەی خۆی ئەمەزان لە ڕەزیلیایە تی بۆ لێدەی کاکەەوە خراپە چۆنە بێ بیخۆ علاگەی خەیار لێکەنەوە تا شەوەی بنە عیلەکە و بەیانی ئەم خارە ئاوساوە ئەی نابێ پرسی ئەمە بۆ دوو قەرارە چاودێری بەیتەکان بکە ئەم گازوایل و بەنزینە کۆنتڕۆڵکە هیچی نایە نایکەی دڵنیا بەلەوە 20 کیلۆ کڕیت یا 50 کیلۆ کڕیت تەنێکە کڕی دوای بۆ بە تەنونیوە لە لای خۆ ئەکرێ سەرۆکی حکوومەت جێگرێکی باوەڕی بەم قسانەی من هیچی نەبێ بەیانی 6 پسپۆرت دکتۆر سەنگەر بانکەمێکی گەلەوەی لەم پرۆسە زۆری باندووە مامۆستا کاوە بانکەم دوو پزیشک بانکەم وەرن کاکە ئەمە چییە یعنی معقولە لە دنیا بڵێن PPM واتە ئەم گۆگردەی کە ئەسووتێ باشە دوان ئۆکسیدی گۆگرد ئەبێ 25 بێت وەلا تەبیعی بێ 34,000 ێ بەژارە کاکە چێ بە قورتی خەڵکە
کێ ئەدا بە پاڵمۆلیدێکا بۆنی نەبێ ئەو بۆنە ئەتکوژێ ئێستا لێو دیاری نادا باشە تۆ پێم بڵێ ئێستا لێو دیاری نادا سەیریکە ئەو موادی قڕکەرە ئەو موادی گەشە پێدانەی و گەشەکردن و زیاکردنی خەیار و کوولەکە و ئەمانە کاریە بەسەبێ بە پێوەرێ بە یعنی لێرە بە هەڕەمەکیە باڵێ هەڕەمەکی چێ ڕقابەیە چێ چاو دێرە بەسەریانەوە نە بەسەر دوکاندار نە بەسەرەوەی هێنیە یعنی کە بە هەڕەمەکی بوو کە ڕێژەی پێویست نەبوو ئەیکا بە شێرپەنجەهێن کردوویەتی کاکە کردوویەتی ئێمە نە وڵاتێکی پیشەسازی نە ئەتۆممان هەیە زۆر بەمان گوندی و لادێین ئەرە چی بۆم خەڵکەمون تووشی شێرپەنجە هەوای پاکمان هەڵمژی خواردن پیس بەنزین پیس گازوایل پیس خەڵک چۆن بژی هەمووشی حەلی هەیە کاکرن بەڵام کێشەکە ئەوەیە یعنی من گەیشتوم بەوەی شقینە وتمان شەرپەنجە زۆرە ئەی دەرمان و شت وەزعی چۆنە چاکە بێتەوە من بەمە ئەوەی ئەیگرێ بەمە دەست پێکەم توخوا ئەی نییە لەگەڵ نەخۆشێکی شێرپەنجە کە ئەمرێت بەڵام لەوانەیە ساڵێکی تر دوی تر بەداخەوە ڕزگاری بێ کاتێک کە دەرمەرگوژیان بەدەستخوایە مەرگوژیان بەدەستخوایە بەڵام وەسائلێ کاتێک کە دەرمان نەبوو عیلاج نەبوو خۆچیلی بە چی چاکە بێتەوە هەواکەشەن پیس بێ هەڵیە بشێت دوو ئیدارەی بکەی لەگەڵ نەخۆشێکی توشبوونی شێرپەنجە ڕاستە فەرق هەیە لە بینی دقیق پێڵێم دقیق بودجەی ساڵی 2022 هیوا تەرخان کرا طبعا هیوا زەختێکی زۆری لەسەرە بەراورد بە نانەکەلی بەراورد بە 600 ملیۆن دینار بوو تەسەورەکەی تا ئێستا مانگی چەنە ئەو مانگی دێ مانگانە 600 ملیۆن دینار 600 فلسیان بۆ خەرج نەکراوە 600 فلس شەریکەش دەرمانیان نایەتێ بۆ باسەکە طبعا نەبوونی سنتەرێکی پێشوەختەی دەست نیشانکردنی ئەم نەخۆشیە ئەوە گەورەترین گرفت تۆ لەوانەیە لە حاڵەتە بیداییەکە بزانی چارەسەریکەی جیازەکە 20 دەفتەری تێچێ وڵی هیوادارم دەوڵەمەنێ بۆیان بکرێت دوو جیاز بکرێت لەوانەیە ئەم دوو جیازە بێتە هۆی گەڕانەوەی ملیۆنان دۆلار وەڕزگارکردنی ژیانی ملیۆنان جیازێکمانەوێ خۆی ئەگەر سنتەرەکە هەمووی بە کاملی دروستکەی لەوانەیە 4 ملیۆن دۆلاری بێ بەڵام ئەو جیهازەی کە بۆ پێویستە مۆمۆگرافی پێڵێنوانی مۆمۆگرافی سەرەتا دەستنیشانیەکە 20 دەفتەری بۆ وڵی دەوڵەمەنێ خێریەکە بتوانێت دابینیکە بەڵام لەوانەیە بێتە هۆی گەڕانەوەی ملیۆنان دۆلار زۆربەی جۆری شەرپەنجەکانیشی مەمکە لە ئەفریقانا لێرە ئەتوانین بۆ هەمووی ئەمە ئەبێکە بێتە هۆی ملیۆنان دۆلار بۆ حکومەتە گەڕێتەوە بەخوامە لە مزگەوت خێرترە لە مەکتەب خێرترە تۆ سەیری دەفتەری تێچە باوەڕکە یەک دنیا بەڕێوەبەر و ڕاوێژکار ئەمساڵ یعنی پارەی یەک ڕانجڕۆڤەر ناکاوەنا یەک ڕانجۆڤەرێکی یەک دنیا بەڕێوەبەر و ڕاوێژکار ئەمساڵ ئەو لاند کرۆزەری 2022 بۆ کراوە بە 10 دەفتەر و 8 دەفتەر بە 20 دەفتەرێکە لە مێکری چەندین کەسیش ڕزگارەکەی ئەوە های کوالیتی بوو باشە زۆر ئەدڤانس سێکن هاندیش هەیە بەڕاستی ئیشی خۆی زۆر باشێکا زۆر بە خستخانەکانیان دانا بە 5 دەفتەر بە 5 دەفتەر ژیانێک نییە خەڵک ڕزگارەکەی یەک دنیا ملیۆنان دۆلارشلانێ بگەڕێتەوە بۆ حکومەت کە لە دەرمانەوە بەڵام من پێتەڵێ مەڵام 600 ملیۆن دینار بودجەیەتی ناکرێت سەی ئەمانەکەم جاران 5% گومرگی مەشروب و جگەرە ئەها بۆ کوێ بۆ سندوقی شێرپەنجە ئێستا لەبەرەوەی گومرگ و جگەرە بەرپرسەکان بە قاچاق خەیەنن ئەم لە سا پێنجەش نەماوە وەک چۆن گومرگەکەش نەماوە یعنی لە چلاوە هێرشیان کردووە زیاتر باسەکەم طبعا ئێستا سندوقی شێرپەنجەمانەیە کتابەکەن ئەڕوا هیوار پارە نییە دوو ئیدارەی چییە کاکرین لە 15/6 2022 بەڕێوبەری گشتی بانکی فیدراڵ نووسراوێکی کردووە 6 کۆمپانیا دەرمان و پێداویستیان بۆ هیوا دابین کردووە لە بانکی فیدراڵ لێر پارەکەی دراوە ینی لە سندوقی شێرپەنجەکەی هەمومانە کتابی کردێتەوە و تێتی ئەبێ سلێمانی و پارە بنێرێتەوە بۆ ئێرە ئەڵێ من حەقم نییە با هیوا نەخۆشی هەولێر و دۆک چارەسەرکە مادەم نەخۆشخانەکە لە سلێمانیە بێت لە داهاتی خۆی بێت لە داهاتی خۆشی نییە با دەرمان نەکڕێ خەڵک بمرێ من ئافرەتی بێمێرتە یعنی معاناتم زۆرە لەگەڵیانە تێکەڵم کرێ چییە یەک مناڵی هەتیوی هەیە سەرەتانیەتی ئەڵێ عەلی من 1000 دۆلاری مانگانە بەچی بۆ دەرمان ئەمە نابێ بێ کە بێ بە 100 ئەبێ بە 1000 جان نەفرەت لەو کورسی و پۆستە لە کاتێکە حەلی هەیە بزانین ئەرکان لە دەرەوەی ستۆدیۆکەم اینجا ئێمە خزمەتی ئەم سێ دکتۆرە بەڕێزا راپۆرتێکی ئامادە کردووە 40 میلیارد دیناری بانکی باخان لە سلێمانی لە 2020 بۆ هەولێر و دۆک و سلێمانی هەمووی خەرج کرا هیچ مشکیلە نەبوو بەڵام ئێستا ئەم دوو ئیدارەیە زۆر کاکەم
سەرۆکی حکومەت ژێرپەنجە دوو ئیدارەی و حزبات شنە ئەمرێ یعنی من بڕۆم بۆ دەرمان بڵێ نییە بمرە $1000 نیمە ئەمانگەش قەرزم کرد ئەیمە یعنی کارەساتێکی گەورەیە وەرە زیادەکە بیرکەرەوە 2-3 ساڵی تر ئەمڕۆ 100 کەس تووشی شێرپەنجە بوو بەیانی 100 دوو بەیانی 100 سێ بەیانی 100 ژیان نامێنێت. اینجا ئەم شەو زانیاریەکی تر مەترسیدارە هیوادارم وەزارەتی کشتتوکاڵ بە پەلە بێنە سەرخەت لەبەرەوەی کە جوتیاران مامەڵە لەگەڵ پەینی کیمیاویاکەن پەینە کیمیاوەکەی کە عێراق کڕیوەتی تیشکدانەوەیکی سەرەتانی هەیە فەرمونون با لە زاری ئەم بەڕێزە خۆیەوە بیبیستین کاک ڕەحیم دەڕاجی فەرمونون. شنو سمات كيمياء وضرب الصحة مضروب إشعاع وهذا الإشعاع تم إثباته من خلال تشکدانەوەی کیمیایی سەلمێنراوە لە پەینی کیمیاوی هاوردەکرا لە ڕێگای نووسراوێکی فەرمی کە لە ناوەندی خۆپارێزی لە تیشک لە وەزارەتی ژینگە دەرکراوە کە تاقیگەیەکی فەرمیە و پەسەند کراوە لەلایەن حکوومەتی عێراقەوە. وەزارەتی ژینگە تایبەتمەندە بەو پرسەوە و تاقیکردنەوەیان لەسەر ئەو پەینە کیمیاویە هاوردەکراوە ئەنجامداوە و ڕێژەیەکی زۆر تشکدانەوەی کیمیایی تێدا بووە. بە گوێرەی گرێبەستی بەرایی 50 ملیۆن تۆن لەو پەینە کیمیاویە هاوردە کراوە. بە گوێرەی ئەو زانیارانەی پێمان گەشتووە نزیکەی 35,000 تۆنی لێ دابەش کراوە و خراوەتە کۆگەکانی پێداویستە کشتتوکاڵیەکان. گرێبەستی دووەمیش هەیە کە وەک پاداش بۆ بەرهێنەرەکە کراوە بۆ ئەوەی 200,000 تۆنی دیکە ئەو پەینە کیمیاویە هاوردە بکات. ئەم پرسا پەیوەندیدارە بە ژیانی خەڵک و ژینگەوە درەخت و ئاژەڵ و مرۆڤ هەمووان بەهۆیەوە زەرمەند دەبن. ئەگەر ئەو پەینە دابەش بکرێت بەسەر جوتیاراندا بۆیە لە ڕێگای کەناڵەکەتانەوە داوا لە جوتیاران دەکەین ئەو پەینە کیمیاویە وەرنەگرن و بەکاری نێنن لە کێڵگە کشتتوکاڵیەکاندا. يعني استخدامها في مجال الحكم. بەڕێزان گوێ بگرن لەو کۆمیدیا ئەڵێ 200,000 تۆنەکە تیشکدانەوەی کیمیاوی هەیە بە کەڵک نایە شێرپەنجە دروستەکە ئەڵێ کەچی کتابیان بۆ کردو 200,000 تریش بێنە. طبعاً ئەوەیە سەرەتان. اینجا من نازانم وەزارەتی کشتتوکاڵ دیارە ئەوە پەرلەمانتاری پێشووشە جەنابیان کە ئەو قسانیان کرد هیوادارم تەمان بۆ هەرێمی کوردستان ئەو پەینە بێت وانە؟ باشە لەبەرەوە هیوادارم وەزارەتی کشتتوکاڵ کۆمنتی هەبێ بەڵام وابزانام تۆ تعلیقت هەیە لەسەر لایەنە کیمیاویەکەی بەڵام با بچمە لای کاگەرکان بۆ راپۆرتەکەی فەرموو. ئامارەکانی دۆخی نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستان بۆ ساڵی 2022 دڵخۆشکەر نین بەڵام هەوڵ و چارەسەرەکانیش وەک دەگوترێت باشتر پلانی بۆ دانراوە. نەخۆشخانەی هیوا لە سلێمانی وەک یەکێک لە گەورەترین سنتەرەکانی چارەسەری شێرپەنجە بە نمونە باس دەکەین. ئامارەکانیان دەری دەخات ڕۆژانە لە نێوان 1250 بۆ 1500 کەس بۆ پشکنین و چارەسەر سەردانیان دەکەن. لەو ڕێژەیە 15 کەسیان وەک توشببووی نوێ تۆمار دەکرێن. ئێمە نەخۆشخانێکی تایبەت بە شێرپەنجە و نەخۆشەکانی خوێنین لەبەرەوە هەموو ئەو هەڵاتێنی کە سەردانی ئێراکەن هەمویان توشبی شێرپەنجە نین بەڵام بەدڵنیەوە زۆرینە توشبی شێرپەنجەن بە تێکرا لە سانەوەی توژمانمان بەوەکو شێرپەنجە گەورە ساڵان و لە سایەت دەیان منداڵان واتە لە 18 ساڵەوەن. ئاماری تەنیا یەک ڕۆژی نەخۆشخانەی هیواتان بۆ دەخەمە ڕوو دروست یەکشەمەی ڕابردوو 40 توشببووی نوێ تۆمار کراون 1029 کەس سەرداری کردوون 3500 پشکنینی تاقیگەیی ئەنجام دراوە. سەردانێکی مەیدانی نێ و نەخۆشخانە و نەخۆشەکانم کرد زۆربەیان پێشوەختە پشکنینیان نەکرد بوو تا ئەو کاتەی پزیشک بۆی نووسی بوون تووشی شێرپەنجە بوویت. شێرپەنجەی مەم کەی توش بووی؟ وڵا 2009ەوە لەو کاتەوە هەر هاتو چۆکەی؟ هەر وڵات شۆکم. پێشتر بەحست کرد پشکنینی کرد بۆەوەی کە نەخۆشەکە لێت بیستنەکە یان لە پڕ پێزانی؟ لە پڕ پێم زانی. نەخۆشەکەت چێ؟ نەخۆشیم شێرپەنجەی مەم بکە. ئێستا باشتر یان وڵی تێم نەپەڕانەوە بەڵام الحەمدولیلا کۆنتڕۆڵە. چارەسەرەکانمان وەرگرتووە بەڵێ پێ من نەخێ بە سوودفە زانیم من بۆ شتێکی تر نەچووم بە سوودفە ئەویان دۆزیەوە. من کۆلۆنم بۆ عملیات زێر شێرپەنجەی کۆڵۆن. کەی توش بوو ئێستا باشی؟ وڵای ئێستا باشم لەخوا بەزێ ئایبینی 2020 عملیاتم کرد ئیتر هەر مراجعەکەم ئێستا مانگ دوو مانگ جارێ سێ مانگ جارە مراجعەکەم.
ئەو ڕۆچەکەی کە دکتۆری نووسێ 6 جۆر دەرمان حەوت 5 3 2 هەمووی هەیەیان دانێکی نییە تقریبا لەگە پێنج بێ دانێکی نییە یا دوانی نییە ئەینا باقی تری گرانەکان نیان هەرزانەکان ئەرزانەکان هەیە ئەتیادەکانێ وەکو حەبی مەعیدن نییە گرانیە هەرزانە ئەوەی کە نییە گرانە لە بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیم پرسی چەندێک بودجە و پارەتان لە بەدەستدایە بۆ پێشگیری لە شێرپەنجە وەکو بودجە هیچ بودجێ نییە بەرایی بەڵام ئێمە خۆمان لەو هاوکاریانەی کە ئەکرین لەو شوێنانەی کە ئەزانین گرنگە لە شوێنەکانی کە بودجەکەێنین بەکارێنین بۆ بابەتە بەپێی ئامارەکانی نەخۆشخانەکە لە 125 ئەوانەی سەردانیان توشببووی نوێن لە نەخۆشخانە هیوا خەڵکی شارەکانی ناوەڕاست و باشووری عێراقن. ڕێکخراوی تەندروستی جیهانی WHO بابەتێک کە هەموو ساڵێک لە ڕاپۆرت و ڕێنوێنی و هەڵمەتەکانیدا جەختی لێکاتەوە پشکنینی پێشوەختەیە کە لانی کەم ساڵی دووجار. ئەمە پرۆسەیەک کە زۆری تێناچێت نەوەکو مادی و پارە نەوەکو کات و زەحمەتیش. ئەرکان عەلی ڕوودا و سلێمانی. سپاس ئەرکان ماندوو نەبی بینەرانی بەڕێز پاش ناوبڕێک ڕاکانی و پێشنیارەکانی جەنابی دکتۆر عەبدولفەتاح هەورامی پسپۆڕی تەندروستی و کۆمەڵگا وەرەگرم لەسەرەوەی کە وتمان بەشێکی ئەم پرۆگرامە پەیامە بۆ خەڵکی کوردستان بەڵام لە ناو ئەم ئاگربارانەشە خۆپاراستن هەر باشترین چارەسەرە واتوانین ڕێگری هەر بکەین ئەمەش بە ڕێکارە سەرەتایەکان بێ بە پشکنینی چێکەپی ساڵی چەند جارێک بێت و ئەفزانم 6 مانگ جارێکە یا ڕەنگامان قسەی تریان هەبێ بۆ بەڕاستیش لەگەڵ ڕێزم بۆ حەماسەت و پەرۆشی کاک عەلی حەمەساڵح کە زوو ئەڵێ ئەمرێ بێگومان ئەو مەبەستی ئەوەیە کە فعلەن دەردەکە ترسناکە بەڵام بەڕاستیش بڵێم زۆرێک لە دکتۆرە بەڕێزەکانیش کاچینە لایەن دەستیان شیفاە دەرمانەکانیان شیفان و ناشکرێ تۆ کە تووشی شێرپەنجە بوو یا من کە تووشی شێرپەنجە ببم ئیتر دەست بەربین بڕوات بە خۆت هەبێ بڕوات بەخوا هەبێ و خراپترین جۆرەکانی شێرپەنجە کە لەسەر گۆی زەوی 14 کەسپی چابۆتەوە حەزەکەم زانی لەسەر دەستی ئەو دکتۆرە بەڕێزانە لە نانەکەلی و لە هیوا لە هەرێمی کوردستان چاکراوەتەوە لەبەرەوە بەڕاستی دەست بەرمەیە لە عیلاجەکانت ئەوان مەبەستیانەوە پەیام بنێرن بۆ بەرپرسانی باڵا کە دەرمان بنێرن دەنا وەڵڵاهی مەرج نییە کە تووشی شێرپەنجە بووی بەخوا دەرەجەکەی هەرچەند بێ مەرج نییە بمریت مەرج نییە بمریت ئەمە بەخوا قسەی دڵدانەوە نییە پشتگیری مەکەی دکتۆر پشتگیری مەکەیت پشتگیری دەکەم کاک عەلی حەمەساڵحیش لە پەرۆشی و لە مەوزوعشترەوە باسی دەکات ئەگەر شێرپەنجە یەکسان نییە ئەگەر نەبێت دکتۆر نابێت خەستەخانە نابێت بەڵام چابوونەوەش ئێستا زۆر بەڵام سەکانی کاک عەلیش حەقیقەتە لەخۆش بۆ ئەوەی چاک بێتەوە ئەبێت دەرمانی بەی سنتەری چاندنی مۆخە هەبێ موادی کیمیایی نییە بڵێ حەقم نییە لەسەر 20 دەفتەر ئەجیزەیە کە لە 120 شێرپەنجەیی مەمکە لەسەر 5 دەفتەر بەکی کەوتبێ ئەوە عیبە ئەوە ناکرێ بەڕاستی ناکرێت عیبە بەڕاستیەوە وڵی نازانم چی دوای ئەم ناوبڕەبا با من جیازی کە بڵم حکومت ئەگەر تۆ زیرەکانە بیرکاتەوە تێگەی پشکنی پێشوەخت مادیین لە قازانجێت یعنی ئەگەر من نەخۆشێک لە شێرپەنجەی مەمکە لە قۆناغ سەرەتایەکانە دەستنیشانی بکەم چارەسەرەکەی بریتیە لە عملیاتێکی بەسیط نەشتەرگەرێکی بەسیط ولا متابعەیەکی بێ و چارەسەری مانگانە کە لە 35 بۆ 50 دلار زیاتر پێپەڕ ناکە لە قۆناغی 3 و 4 وەکو ئەو دایە کە پیشانمانە تەنها یەک دەرزی لە دەرزیەکانی مانگانە کە 21 ڕۆژ جارە پێویستێتی ببوورە یەکێ لە چارەسەرەکانی زۆربەی جۆرەکانی وەکو هەڵامەت ئاسانە وانە ئەگەر زوو پێی بزانی یەکێ لە چارەسەرەکانی یەک دەرزی کە 21 ڕۆژ پێویستی سارەکەی 9 میلیۆن دیناری عراقیە تێچووی تیشێکی مامۆگرام کە کاک حەمالی و بەڕێزم باسییان کرد خۆی پوژێ لە باشترین سنتەرەکانە نەگاتە 35 بۆ 50 دلار یعنی ئەمە نەخۆشەکەی لە قۆناغی سەرەتایی پێ دۆزمەوە و لە سانەوەیان ئەگەڕێنەوە مرۆڤی ئاسایی دێگەی بەمە من نەخۆشەکە لە قۆناغ بەراورد لە قەناغی 3 و 4
لە نەهامەتێکی زۆر دەریەکەم لە سێ چوارە هەر نەخۆشە ئەگەریە چەند بکەوە لەسەر حکوومەت لە چارەسەر بەس یەک دەزیرە دەرزیەکانی کە بستێک ڕۆژجارە پێویستێتی 9 ملیۆن دیناری ئەگەریە چەند شەرپەنجەی مەمەک بەیەکێ لەو دراسانەی کە بوو کە لە مؤتەمەرێکا بوو باس بەلایانی کەمەوە لە 1000 تایای نزیکی 10 دەفتەر دۆلار حکومەت دەگەوێت طبعا ئەوە ئێستا مصیبەتێکی گەورەیە دوای باسی ئەو استراتیژیاکین کە نیمانە لە هەرێمی کوردستانە بەڕاستی کەوای لێکردین تووشی مصیبەتە گەورە ببین کە ئامادەین پارێکی زۆر سەر بکەین بەڵام ئامادەین پارێکی کەم سەر بکەین بۆی لەو پارە زۆر ڕزگارمان بێت بەڵام ئەمە کۆتایی دنیاە ئەکرێ بۆ نمونە ئەم قسانەی ئێوە هەڵبگرنەوە استراتیژی ڕوبەڕووبوونەوەی شێرپەنجە بیبینە لێڤڵێکی بەرز و توشبوون زۆر کەم بکەینەوە ئەگەر گوێ بگرن بەس بەداخەوە 15 ساڵ هاوارێک باشە بەڵکو گوێ بگرن دوای بەرنمەکە بۆمان باس بکەن ئێوەی دکتۆر گوێ لە چی بگرن باشە پاشەم ناوبڕە ئێنەوە خۆشەویستان بۆ نمونە بەڕێزانجارێکی سلااو بەتە بۆ نمونە ئێمە توێژینەوەمان هەیە بزانێ بۆ نمونە ئەو خەڵکە توش بووانە ماڵیان نزیکی مۆلیدەیە چ جۆرە ئاوێکە خواتەوە لەکوێ ئەژی لە سنتەری شارایە لە قەزا و ناحەکانایە زۆرتر چ جۆرە خۆراکێکە خوا ئەمانە تا ڕادەیەک بەرچاوڕوونی ئەیە بۆ دانانی ئەو استراتیژەی کە بەردەوام جەناب بۆ تەرکیزە لە سەرەتی وەنیا بۆ نمونە ئێستا ئەتوانین بزانین کام جۆریان زیاتر لە هەڵکشانایە هینی مەمک لە ئافرەتانە لە هەمووانە هی قۆڵۆن لە چ فئەیەکە لە چه عمرێکە ئەمانە کاکڵان سەریکە بەڕێی من ئێستا لە مشکینەی خوێگەنیوەکەین خوێەکە خۆی چارەسەر بوو بەدەگەر خوێەکە گەنی وەکو کورد دەڵێ مصیبەتەکە گەورەکە لێوە دەست پێەکە ئێمە ئەوە وەزعی هۆکار خۆشەکانی توژبوون شێرپەنجەن کە ئەیبینین ئەوەی کاکعالی باسێکە ئەوەی کاکاوە باسێکە ئەوەی کە لە خواردنەکانمانە ئەیبینین ئەوەی کە لە شێوازی ژیانمانە ئەیبینین ئەوەی لە بێوەعی خەڵکمانە ئەیبینین ئەوەی ئەمە مشکلەیەکی گەورەیە بەس مشکلە گەورەکە ئەوانە هەمووی بەجێڵێ ئێمە شتێکمان هەیە کە ڕێکخراوی تەندروستی جیهانی ڕێکۆمەندی کردووە پێشنیاری کردووە بۆ هەموو نەتەوەیەک باز لە بەرەنگاربوونەوەی هیچ نەخۆشیە مەکە بە تایبەتی ئەو نەخۆشیانەی کە بەسراون بە شێوازی ژیان و لە نێوانیاندا نەخۆشی شێرپەنجە کە استراتیژ نەبوو استراتیژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە لە کوردستانە شتێکمان نییە نیمانە ئەبەدەن نیمانە و بە سەریحیش مەسئولم لەسەر ئەو قسەیە ئێمە ئێستا باسەکەین بۆچی نیمانە ئەوی کە جەنابەت ئەپرسی ئێمە خەڵک توشکردنمانە بەڵێ ئێستا ئەوەشی کە مامەسڵان خۆشەویستان باسی کرد ئێمە لە استراتیژی بەرەنگاربوونەی شێرپەنجە باسی 6 هەنگاوی ڕئیسیە کرد 6 هەنگاو هەنگاوی یەکەم پلان باسی چیەکە باسی سێ پرسیاری زۆر گرنگەکە باسی سێدانە پرسیاری گرنگەکە یەکەم تۆ لەکوێی ئەمە پرسیارەکە من توێژینەوە کوێ پێم بڵێ وەزارەتی تەندروستی سندوقی شێرپەنجە مؤسساتە ئەکادیمیەکانی ئێمە چەندیان ئەتوانن پێمان بڵێ چەند بەحسمان هەیە لەسەر هۆکارە ڕێخۆشخۆرەکان لە کوردستانە بۆ توژبوون بە شێرپەنجە کامە شێرپەنجیان زیاترە کامیان کەمترە بۆچی شێرپەنجەی مەمک لە هەرێمی کوردستانە بەحسێ بڵاو کراوەتەوە کە من خۆمێکێکم لە توێژەرەکان تایە کە ئەڵێ لە تەمەنی 28 ساڵیەوە کامە حاڵەتێکی دەگمەنە ئەگەر لە عالەما مقارنەکە ئێمانە بۆ سەر هەڵێن وەڵامی ئەم پرسیارەمان 28 ساڵیەوە شێرپەنجەی مەمک لای ئێمە دروست بووە هەیە بڵێ اینجا لە استراتیژی یەکەمە لە هەنگاوی یەکەمی استراتیژەکەیە سێ پرسیار گرنگە بەپرسی ئێمە لەکوێن بە توێژینەوە هەزاران ژن هەیە ئەو جملێت ڕایگرتوە بە ئەوەی ئەوان جواب بینەوە تۆ یەکێکی لە توێژەرەکان تۆ ڕاوەستە شێرپەنجەی مەمک بۆ نە زۆر بووە بۆچی لە 28 ساڵیەوە وازحە کۆمەڵە فاکتەر هەیە بە دەوڵامەکەی لای من نییە ئەبێ لە توێژینەوەکە چیتان بۆ دەرکەوت من کەسێکی ئەکادیمیم چیتان بۆ دەرکەوت مەڵتی فاکتۆریاڵە توێژینەوە بە عام احتیمالە ئینڤایرۆمنت بێت احتیمالە جەنەتیک بێ احتیمالە بەشێکی علاقەی بە شێوازی ژیانی ڕۆژانەمانەوە بێ علاقەی بە خواردنمانەوە بێ علاقەی بە کەم خۆتینەمانەوە بێ علاقەی بە تێکچوونی هۆرمۆنەوە بێ مەڵتی فاکتۆریاڵە بەس ئەبێت توێژینەوە پێمان بڵێ یەکەم هەنگاو لە پلانی یەکەم کە پلانە لە استراتیژی بەرەنگاربوونی شێرپەنجە ئەبێت پرسیارێ بکەین ئەو پلانەکە دوت پێنجەکەی ترچیە با دوانەکە تریشمانەوە تەواویکەین لە پلان یەکەمە لە هەنگاوی یەکەمە تۆم باسی خەونتان بۆکەم بە کوردستانە شتێمان نییە بە استراتیژی بەرەنگاربوونی شێرپەنجە پرسیاری یەکەم ئێمە لەکوێین بە توێژینەوە لەکوێین دوو ئەمانەیە بۆ کوێ بڕۆین وەزعەکەت زانی بەداتا عەزیزان کردداری ڕاست
لە معریفی ڕاستەوە دێ لە بڕیاری ڕاستەوە دێ بڕیاری ڕاست لە معریفی ڕاستەوە دێ معریفی ڕاست لە داتاوە دێ کە تۆ داتات نەبوو هەشتێ لەسەر بێداتایی بنیاد بنەی هەشە ئەڕوخێ ئێستاعنی ئەم 45 کە بڵاوەکرێتەوە تۆ بە تاتای نازانی ئەنجا بام قسەی من کابراکی ئیپیدمیۆلۆژیستم من پرۆفسۆر یاردەدەرم اختصاصەکەم پەبلیک هێڵسە لەسەر تەندروستی کۆمەڵگە قسەکەم وە زۆر باش تەعامل لەگەڵ داتایەکەم عەزیزان بۆی هەموو هاوڵاتیان ئێمە شتێ بگەین ئەوەی کە ئەیبینن کورد ئەڵێن مشتێکە لە خەروارن ئەمە پێی ئەوەتێت تەنها ئەوانەی کە چوونەتە ناو موسساتەکانەوە تەشخیص کراون بە هەزاران تری کەیس لە ناو ماڵەکانمانە ئەسوڕێنەوە مشکلەی سەرەتان یەکێ لە نیشانەکانی زۆرێکیان ئەسیمتۆماتیکە تۆ پێی نازانی تاگاتە ستێجی 2 3 و 4 شتێنش پێ دەرناکەوێت با بە پشتینی پێش وەخت کێمە نیمانە کە سەباتی استراتێژەکان بۆ ئێمە چیمانە یعنی ئەو پشکنی نشکەیەکن دەری ناخات دەریێخاوە بەس چەند کە دەیکا سەکە لەسەرەوەی وەبزانام داتایەکمان ئەگەر بە هەڵە نەچوو بمێمە لە سکرینە لە 100,000 یەک کەس سکرین نەکا بۆ کەسە داتای عێراقە هەموو عێراقە خاڵی خاڵی یەکەم پلان خاڵی دووەم خۆپاراستن لە پلانە بۆمان دەرکەوت ئەم هۆکارە ڕەخۆشکەرانە هەن لە کوردستانە هۆکارن بۆ توژون بە شێرپەنجە چی بکەین WHO ئەڵێ بەلایانی کەمەوە 40 بۆ 50 لە هەموو شێرپەنجەکان ئەتوانین ڕێگریان لێ بکرێت بس بە پلانی دەوڵەت یا شخصی قسەی جددی لێرەوەیە پلانە شخصەکەش لە زمانی استراتیژی پلانی دەوڵەتایە ئێمە ئەلێ ڕۆژ پەیامێکی تری گرنگ بۆ ئەو کەسانی کە لە کەتی تەندروستی کارەکەن کە بەداخۆ من خۆم یەکێکم لەوانەیە کە زۆر معەزەبم وە وەزیری پێشوش و وەزیری ئێستاش هاوڕێم بوون و ئێستاش مەشروعێکم لەناو وەزارەتی تەندروستیایە 4 ساڵە ئەخولێتەوە بە ناوی استراتیژی بەرگاربوونەوەی شێرپەنجە لە هەرێمی کوردستانە کە هەموو پارەکەی وانەتەوە والله عالم هەموو پارەکەی یەکسانە بە 20 دەفتەر دۆلار کە تێچووی دوو نەخۆشی شێرپەنجە لە هەرێمی کوردستانە WHO لە 140 بۆ 50 هەموو شێرپەنجەکان ئەتوانین ڕێگری بکەی لە ڕوودانی لە 130 بۆ 35 ئەتوانێت زوو تەشخیص بکرێ هەموو زوو تەشخیصکردنە بێ ڕەقم بە حکوومەت یەڵم کاکە حکوومەت لەبەر خەڵک مەیکە لەبەر گیرفانی خۆت بیکە یەک نەخۆش ئەگەر لە قۆناغی یەکا بیناسیتەوە بنمونە لەوەتی 8,000 دلار تەکلیفی کولی بێ لە چارەسەرەکەیە ئەگەر گەشتە قۆناغی 4 ئۆتۆماتیکیان ئەگاتە نزیکی 75 بۆ 8,000 دلار کاکە بەزەیت بە خەڵکانێتەوە بەزەیت بە گیرفانی دەوڵەتمەنداریەکەی خۆتا بێتەوە موسیبەتە گەورەکە لێرێ خاڵی کەواتە خاڵی دووەم خاڵی خۆپاراستنە خاڵی سێم لە استراتیژی بەرگاربوونی شێرپەنجە خاڵی زووناسینەوەیە ئێلی دیتێکشن بە سکرینین پرۆگرام سکرین پرۆگرام چێک کاگڕەج ئازاتیەوە نەیەکێک بێتە خەسخای نانی کەلی کەشفی بکەیت و بچێتە خەسخانێکی ئەلی کەشفی بکەیت ئەبێ حکوومەت خۆی پلانی هەبێ بچێتە ناو ماڵەکانەوە بچێتە ناو گەڕەکەکانەوە بچێتە ناو گوندە دوورە دەستەکانەوە بۆی بزانێ چێ احتیمالی هەیە کە شێرپەنجەی وکە احتیمال شێرپەنجەی نەبێ خۆت بتوانێت بیدۆزیتەوە ئەو پێوێتە زووناسینەوە لە ڕێگەی پشکنینی پێشوەختەوە ئەوە هەنگاوی سێمی پلانەکەمانە هەنگاوی چوارم زوو ناسینمانەوە زوو تەشخیصی بکە زوو دەستکە بە چارەسەر طبعا من بەس لە کوردستان بەس ئیش لەسەر ئەماخین ئەویش دەرمانی تەزویری سەرەتان هەیە هاتە باسی ئەوەشەکەم ئەویش ئەو وەسعەیە کە باسەکرێ نەخۆشی داما و دەرمانێکی دەستەکە دوای دەست ناکەوێت خێرۆمەند مؤسساتی ئەمە بەڕێوە بات سێبینا دروستکرا لە هیوا هەرسێکیان خێرەومەند کردوێت هیچی دەوڵەت نەکرد ئەوەش ئەو بوارێک کە سەباتێکرد ئێمە 6 هەنگاومانەیە چوارەمی حکوومەت ئیشی لەسەرەکە حکوومەت ئەوەش بە نوێ ناچڵەیەکە هەنگاوی پێنجەم ئەوانەمان تووشی شێرپەنجە بوون چارەسەریان وەرگرت باسی ڕاهێنانەوەی تەئیلە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی سایکۆلۆجیەوە لە ڕووی جەستی اینجا شەشەم کە زۆر گرنگە عەزیزان و بەداخەوە ئەمە ئەو بوارەشە کە تا ئێستا برادرانی ئێمە بڕیاربەدەسانی ئێمە لە کەتی تەندروستی لێ تێناگەن ئەدڤۆکەیسی و پۆلیسی کارنامە و یعنی هەماهەنگیکردن بۆ بەرگاربوونی شێرپەنجە وەزارەتی سەحات تا ڕۆژی قیامەت ناتوانێت بەرگاری شێرپەنجە بێتەوە ئەگەر هەماهەنگی نێوان کەرتە پەیوەنددارەکان نەبێت ئەگەر وەزارەتی پەروەردە نێنتە ناوە ئەگەر وەزارەتی زەراعە نێنتە ناوە ئەگەر خوێندنی باڵا نێنێتە ناوە ئەگەر وەزارەتی سامانسروشتیان نێنێتە ناوە ئەگەر وەزارەتی ناوخۆ نێنێتە ناوە ئەگەر پەرلەمان نێنێتە ناوە ئەگەر ئیعلام نێنێتە ناوە تا ئێستا تەحەدا ئەکەم وەزارەتی ئێمە یەکێ لە کابینەکانی ئێمە فەرمووی
لەم وەزارەتە بەعدیانە کردبێ بۆ ئەوی بتوانن بەرگای شێرپەنجە بێتەوە خۆی بەتەنها ناتوانێت ئێمە زۆر لە کەتی تەندروستی کارەکەین من بۆ خۆم ئەندامی بۆردی لوتکەی تەندروستی کوردستانم هێستا هاوڕەکانمان هەمووی لە بەرلین بۆ مؤتەمەرێکی گەورە باس لۆکی تەندروستی خەڵک بە شێوەیەکی گشتی لە سەدا 20 بەرپرسیاریەتەکە ئەکەوێتە ناو وەزارەتی تەندروستیەوە لە سەدا 80 لە دەرەوەی وەزارەتی تەندروستیە بەس ئەبێ وەزارەتی تەندروستی ئەبێ قیادە بکە ئەبێ فەرموو لە وەزارەتەکانی تر بکە کاکە هەنێ شێرپەنجان علاقەی بە شێوازی ژیانەوە هەیە شێوازی ژیان ئەبێت لە پەروەردەوە ئینستۆڵی سلوکی تەندروست بکەیت ئەبێت لە سیستەمی پەروەردەوە دەست پێ بکەیت باشە یەک پرسیارە لێکەم وەچمە دوهۆک تۆ وەکو دکتۆرێک کە بۆ نمونە ئەم قسانە بۆ ئێمە کرد ئەوەنەی کە ئەڵی بەشێکی لای شەخسەکان خۆیانە ئەتوانم بزانم تۆ چۆن خۆتە پارێزی دەفەرموو هەناسەمەیان فەرموو مەسەلەن ئەوەی دەفەرموو مەسەلەن ئەگەر کواڵەتی کۆنتڕۆڵ ئاگای لە تەواوی خۆراکەکان نەبێت کە دێتە وڵاتەوە مەسەل ئەتوانی مناڵەکەت پارێزی ئەزانین ئەو لە عابەی بەکارێنێ لە موادی مسەرتەن دروستکراوە پلاستیکەکە یان نا کاگڕەنج باس سەرێح بین لە ڕووی سەلامەتیەوە بنەمایکی ئاڵتوونی هەیە ئەڵێ لاواسترین نقطەی سەلامەتی احتیمادی بکەیتە سەر ئەوەی بێتە دەست فەرد ئەبێت تۆ لە استراتیژە ئیشی لەسەرکەی ئەبێت لە استراتیژەوە وا بکەی کە کەمترین احتیمال بێڵیتەوە بۆ ئەوەی لە مانەوەی کەمترین بەترسیان ئەنجا باوڵاتی بڵاکە خۆت بپارێزە ئەمە زانانی وەکو چی لاتوە وەکو پرۆگرامی سەلامەتیەکانی لاتوە ئەڵێ دەستێشی بۆ کابرا دابین کردووە و دەمامچی بۆ کردووە کەمامچی بۆ کردووە کاکە بەکاری بێنە دوو مەدرسەی گەورەی سەلامەتیان لە عالەمە ئایۆشی ئەمریکیەکان و ئۆشای ئەمریکیەکان و ئایۆشی بەرتانەکان 5 هەنگاون بۆ سەلامەتی دەڵێن علاقەشی بە غێر مباشر بە شێرپەنجە هەیە لاواسترینیان ئەوەیە کە دەستکێش و کڵاو و دەمام کە کەسەکە بڵێ کە ئیشت کرد ئەو دەستکێشە بەکاربێت لاواسترینیانەوە بەهێزترینیان لوتکەی حکوومەتەکە استراتیژ باشە بزانین کاک دکتۆر لە دهۆکەوە سڵاو ڕێزم بۆتەیە کاک دکتۆر زەکی ئەندامی سندوقی شێرپەنجەی من جارێ پرسیار ناکەم چونکە دەرهێنەرەکە مەڵێ دکتۆر تێبینی لەواچە هەبێت لەسەر قسەکانی میوانەکان اینجا ئەو استراتیژەوەی کە جەنابی دکتۆر فەرمووی حکوومەت لەکوێی ئەم پلان و استراتیژدانانەدا فەرموو زۆر سوپاسکار کرانج ڕاستی ینی بەرنامەجێتە گەلێکی گرنگە و سوپاسی هەممی پشکدارەتکە مسەڵاوالێتکە حکوومەت بتنێ نەچێتە یانی ئەوان شوولە بکات ئەم هەمی بەرپرسین يعني خداني مولدي او غازا يعني بيس استعمال كات او بربرسا او بنزينه يعني تيكل كات وتفرشيد او بربرسا او مزارعه مثلا كيميائي استعمال كات وجوازك او همي بربرسن يعني حكومات درستها لاسباب استراتيجيه حبيت بس هر كاس شبه لازم الرقابه سرقه حبيت يعني ضمير مروبي ثقافات وتجهشتن همي يعني مجتمعي ما أهمية نا بس كسكا أو مثلا سروكي حكومتية أو مثلا وزيرة تندرستية أم همي بربرسين وأجبرة يعني دنجي خد جهيم ما هو يعني رجاء مروب لازمها يعني هاكل بيجن أو جهدار يا خلكي بتلي بكت وبلا خلكي يجي نطرسين يعني نبي شيء وزية راستا بنجشير يا هاي بس وكي همي ولاطة زيادة وكي همي دورو بريتمايا دكتور راستا يعني او هندي زيتر بهن بتر مثلا دكتور دخوازم تشتاق بيجمع جنابيتا دكتور جان بله راستا لا همي دنياش بنجشير قال لك انا ليه جبو نمونه لولاتك وكو امريكا صدي نوتي بنجشير ديتا شار سركرين لولاتك وكي هولندا صدي حشته ديتا شار سركرين لا وڵاتێ ما چاوایە چەندی دێتە چارەسەرکردن و دەخوازم بتایبەت بەحسا ڕەوشن دهۆکیژی بکەی ڕەوشن پەنجەشێری لەوێ دەرێ چاوایە يعني كنت برحد أمار الجانبية تقديم كانت تبين الدوك على أساس 11 صدية كم ترش أربيلي وسليمانية طبعا أبعاون أويت داتايت كنت بيجن هوبت بنجشير الكردستاني ومربوطا القلب بغداد ستاتستكس الو بله ام كاكا
بله دنگت دبهیسین دنگ نما ايه تمام يعني روشة بنجشير الدوكي وكي همي عضايا يعني كم روح حساب كات يعني ستاتستيك 2017 مثلا هزار صادو سي بس اكن جيت مال دوكي مليونك ودصادو وبنجي وتشتغل 2020 ايكي هزار شازده تقريبا هندي ايكن بس اكن جيت ما هزار وصادو وتشتغل بس أنا بس أكن جيت دهوكي أورو وبنابرت ميسل يتشنجاري برات ماش روش أبا أبهميت هنا نكما أبهم يوم مثلا شارع سريوات كاين خدمتي مو بيشكيشت كاين هكا حسيت كان مثلا أو أمارت أكن جيت دهوكي حكمة كردستان 1606 يعني مليون بس براستي 1600 وتشتكي يعني 600,000 اصلا يتزيدان يتهاتين وابا هندي جمارة زيادة بدرجة ديار كت زيادة بس مع انسيدنسيا هاي كيف حسب كي مثلا تقريبا همي اشتئيكا نجلك يعني وصايا بحيث انه في شيء وازي بتراستا جينجه باشا يعني لازم دكتور سليم كت بس ابى نبتني وزاره التندرستيه يا جنجيه دكتور كرت قشتوكالا نفطه همينه يعني لازم تبروردايه فرمو دكتور بارين شيرفنجا چەند سەدی ji بۆ ڕێگریکردن پارێن سندوقی شەرپەنجا چەندی ji بۆ ڕێگریکردن لە پەنجەشێرێ دێتە تەرخانکردن یەک لە میوانێن من دەبێژێت سەفەر بەری جەنابێتە بەرسڤێ مندا تە چ دەبێژی لا راسي من وصا يعني ياكل بيجي راشبين نبت وضع نوصايا قال لك نساخت هين وتهنا دستي شانكيرين وتهنا شارع سركيرين وقال لك قرطال بن يعني اسنظهم يعني وصا حال ترصيد زحمتها ازيب تاني كان عندك دكتور بيجي باشا بس مثلا نقاش بيني والراش بينيا وان كسن اف ژمارەیە کە دێتە بڵاوکردن هەمی یعنی هەمی بودجێ وەزارەت ئەگەر بخوازی وەکی وڵاتێن جیهانێ ئەم چارەسەریە پەنجەشێرێ بکەین لە وێرە بودجەیەکی پڕ مەزن دەخوازین هەمی پارێن سندوق نەکاری دەرمان دابین بکەی ji بۆ خەستەخانەیانمە لە وێرە بەڵێ تمام درسته اي تظني بوشي لانه ما ضد نقطة مهمة فين يعني هيك هاتنا تطبيق كده قالك اركي حكمت يجي صنعية اللي وخيل استفادة كانت ما سيستم اكل بيجن شو بيجن ضمان صحي هكا ما هبي ضمان صحي هكا هبيت حكمات بتني شو حكمة الدنيا نشيني مثلا بجا صحية بجا بس يا بنجشيري ما لازم ضمان صحي هبيت وزائدا يعني لازم الببليك هيلث يعني الخاص والعام جيك بينا جدا كرن الامريكا حكمت بتني صرفنا كتصير بنجشيري الامريكا همي مؤسسات خاصة بس تامين صحي تعين قلكي نينا يعني بس حكمت دي شيء مثلا همي اكون بيرستيات صحي مثلا دي بتاع اكون بيجن ما مستوان بلانك لبيريا هذه كارو دي شيء تسات شو حكمتنا هاتا بحث كرين دبيجن اگر ام بلانك تشيب كين جبو ريغري كرين وكم كرنا شر بنجشير لبيريا يعني تقريبا 8% حكومات كمتر بارا خرج دكا جبو چارسر ليه بلان نينا لبيريا لێ ئەمە نەخەمە لەوێرە درستە و هەمیا دەبێژن ئەگەر ئەم وەسا ئەف ئاریشە ئەهمال بکەین ڕۆژێک دێ وەکی ئەنفلۆنزا وەکی پەتا لە ناو هەر ماڵێکی لە هەر وەرزێکی پەنجەشێر بڵاو دەبێ هەمیا دەبینین مريز احترام بوانيا هاي ازبيجم هكا عندك يعني سبيشالست احصائي بهن ابون امراء يعني تاكيد بكن
وصانينا ومنبت مثلا بيامك وما ترسيدار اگر وصانينا تشوايا مثلا راستا بنجشير يا هاي بس جار سريو بنجشير يجي يا هاي دكتور سيدا يا رجل او ما مصاكاوا بنجشير يا هاي كاك علي ده بيجي من دخازم تشتكي ببرسم تمام لە سندوقی شێرپەنجەشی لە کەرتی سەحەشی چەند جان ڕۆشتون یا داواتان کردووە ئەو هەموو پاڵا و گەنایە ساوی و بێمۆڵەتە و تێکەڵکردەی لە مەنتیقەی کاشێ هەیە هەر باسی دووەکەکەین ئێخۆ ئەمە خۆپارێزی وانە چەند جار کردوتانە پرسیاری دووەم لە سندوقی شێرپەنجە بۆ سلێمانی بە فعلی نەقدی ئەمساڵ چەند پارە سەرف کرد کە سلێمانی زۆرترین توش بووی لێ هیوا ئەو دوو پرسیارە شكل بيجم توشبون السليمانية والدهوكة والأربيلة جميع علاقتين نبس يعني أكن جيت وانجها أبقيك. ثانيا أركي همي وزارات الدين يعني ببجريدايا جنجه كان يرو لجنجه كان يرو كشتوكالة كان يرو لوزارة نفطية كان يرو مثلا پرورده أبا همي لازم النهار بلان استراتيجي وكواقته. از بۆ خۆجارێکی پرۆگرامێک پێشکەش کرد لە ناو دهۆکێ دەزانی ڕەوشی ژینگەیە دهۆک چاوا بوو یەک ژە خراپترین پۆینتێن سەر گۆیە زەوی نە لەسەر ئاستە عێراقێ مامۆستا عەلی دەبێژێ وەکی کەسێک کە لە سەحە کار دەکەی وەکی ئەندامێکی سندوقی ژێرپەنجە چەند جار چوویە وان مانتیقەی وەکی کاشێ. تمام باز براجع أسنى شيء ما كاشي لأنه أو يعني أكو بيجن ما ما ربا بريا أكو بيجن يا خبرستني هاي جريدا يا باشا فرق وجودائي ده تكرن لنا برا نانا كلي وهيوا مسؤوليته وانا بەڕقم چەندتان بۆ سلێمانی بە نەقد خەرج کردو چەند هاتیە سەرفکردن وەکی لە عەدە و تەڕەقەم بێژم ئەو بۆ سلەیمانی عەلی حەمەد ساڵح دەبێژێ فەرق هەنا لە ناوبەرێ فەرق هەنا لە مامەڵەکردن لە ئالیکاریکردن لە ناوبەرێ نانەکەلی دگەل نەخۆشخانەیان هیوا لە سلێمانی. تمام بەڵێ ئەز بتەشارح کرد هيفانا 300 مليون بده كي ترخان كرينا 600 مليون بو أربيلة و700 مليون بو سليمانية مش أبا يعني ريفابرية جشتي تحقق تصرفاتي هاي أو عقود جدا بو درمانا أبا إيك أبا هيفانا يعني كيف صالح راز دەبێژێ دکتۆر زەکی دەبێژن ئەڤە تەرخانکردنە بە فعلی نەهاتیە سەرکردن ئەڤە نە مەسئولیەتێ جەنابێ تەیە نا کاکێ دکتۆر زەکی گەلێک سوپاس ئەگەر بە شتێکی دینینە حتا دهۆک چابێتە ماچ دەکەم و سڵاو دەشێنم ji بۆ بینەرێن هێژە ڕوودا و لە دهۆکێ گەلێک سوپاس کە دگەلمە ئێستا لەسەر ئەو کۆمنتەی لە پرۆگرامەکە ئاخرای ڕوو لەسەر قسەکانی کاک ڕەحیم دەڕاجی بەرپرسێکی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای سلێمانی کاک کاسرۆ معروف پەیوەندی کردووە بە ڕووداوە وەکو سەرۆکی لیژنەی کشت و کاڵ چونکە بینەرانی بەڕێزەوە مەسلەیەکی مەترسیدارە 200,000 تەن کیمیاوی کشت و کاڵی مەترسی تشکدانەوەی سەرەتانی لەسرە بەڵام هەندێکی دێ بۆ هەولێر و دۆک و سلێمانی بەڕێز کاسرۆ سڵاو ڕێز بۆچی تەشریفتان فەرمووە قسە بکەن لە پرۆگرامەکە فەرموو. سڵاو لە بەڕێستان دەستخۆشیتان لێ دەکەم بۆ ئەم بەرنامەیە ئەو بابەتە کە بابەتی چاودێریکردن و بە دوواداچوونە ئێمەوە گەندامی کێنجمەنی پارێزگای سلێمانی من وەک سەرۆکی لیژنەکە لەسەر ئەو راپۆرتەی بەڕێستان ئێمە هەر لە بەیانیەوە بە دوواداچوون بۆ بابەتە دەکەین و بەداخەوە دوش بەشێکی زۆر لە سەمادەی کە وەزارەتی کشت و کاڵ دابەشی کرد بوو بازرگانەکان هێنان بەسەر جوتیارانی ئێمە داستاخیان کردەوە
مەترسی ئەوەمان هەیە و پشە سوور بۆ راپۆرتەی بەڕێزیشتان ئێمە هەر لە بەیانی و مەیدانیان شوێنەکان بەسەر دەکەینەوە لە سنووری دەسەڵاتی کارکردنمان ومێت دەکەین لە پارێزگای هەولێر و دهۆک و تەواوی لاەنە پەیوەندیدارەکانیشم بابەتە بۆی هەموو باشە بەیانی پەیوەندی بکە دەستە خۆش بێ و ئاڵوێستێکی جوانی نەتەوەی و نیشتیمانە سبەینە پەیوەندی بکە بە هاوڕەکانی تریشتەوە لە دهۆک و لە هەولێر با هەر سێ شارەکە دەستکەن بە دوواداچوون و کۆکردنەوە وە سزادانی ئەو بازرگانانەی ئەگەر زانی بێتیان سەرەتانی پێوەیە هێنابێتیان بۆ کوردستان بەڕاستی شتێک کە خراپ بێ بۆ کورد و کوردستان و بۆ خەڵکی هەرێمی کوردستان بهێنرێ بۆ کوردستان حەقە وەکو هێنانی چەکی کیمیاوی و چەکی قەدەغا مامەڵەی لەگەڵ بکرێ وانە دکتۆر دەستە خۆش بێ و ماندوو نەبیت و سپاس بۆ پەیوەندیەکە و کاکە کاسرۆگیان دڵخۆش بووم بە پەیوەندیەکەت نەشە ساغ بە سبەینە ڕووداویش لەگەڵتانە بێ لە بە دوواداچوونەکانتان هەرچیتان کرد اینجا با بینە سەر ئامارەکانی ئێوە زۆر باسی ئەوە کرا من هەندێک پرسیار ئەوتی توان نەبانەڕۆ نەخۆی لە هیوایە 600 ملیۆن دینار مانگانە تەرخانێک لەزین چۆنە لە وەزارەت دانیشن ئەمە 600 ئەمە 600 ئەمە چۆنە ئەی پارەکە کوواڵێ بڕۆ لە داهاتی سلێمانی خۆی خەرجیکە کە ئەچی بۆ سلێمانی داهات نییە واتە بە دیوێکی ترا ئەمان هەم لە نانەکەلی من ماڵم لە هەولێرە ئەبێ هەموو خزمەتی کرێ بەس ناکرێ بڵێ لە نانەکەلی 600 ملیۆن دینار سەرف کرێ لە هیوا سفر لە کاتێکا هیوا نەخۆشەکانی دوو هێندە و سێ هێندەیە ئەو 600 ملیۆنە نۆ مانگە 600 دیناری بۆ سەرف نەکرا لەو 600 ملیۆنی کە باسی باشە بەس ئەوەش پرسیارێکی جەوهەریە ئایا ئەو پارانە کە سەرف ناکرێ بۆ نمونە گەڕاوەتەوە خەزێنەی گشتی گەڕاوەتەوە خۆی کاکەڕەنج ئەبێ خۆی داهاتی سنووقی شێرپەنجە چییە بۆ نمونە خاڵە سنووریەکانە ئەو جگەرە و مەشروبە مرورە چی ئەبێ هەمووی بێتە سندوقێ لە هەولێر دوای بە پێی پێداویستی بەسەر شارەکان نەداسەوانە بۆ دو ئیدارە و بێ ئیدارەیە ئێ بەست نەخۆشی شێرپەنجە و ئیدارەی چوزانێ یعنی وەسەر نەخۆشێکی شێرپەنجە کاکە ڕەنج لە دۆ کۆچێ بۆ سلێمانی چاندنی مۆخی هەیە تۆ بڵێ وەڵا ئەمە لەبەر ئەوەی لە داهاتی سلێمانیە من چاندنی بۆ خبۆ ناکەم بڕۆرە بۆ دۆک باشە بەس ئێوە مەسئولێتێکی تریشتانەیە بەشێکی زۆری وەک چۆن نابێ بڵێ بەشێکی زۆری ئەو نەخۆشانە طبعاً ئەوانە خوشکوبرای ئێمەن یعنی هیچ جیاوازیەکی نییە ئینسان نابێت ڕیسیش بێت بەڵام بەڕاستی بەشێکی هیچ جنوب و وەسەتیشی تێدا بەڵام حکوومەتی عێراقی چه مەسئول کاکە لە سا 12 دەبێت چەندی حکوومەتی عێراق بەس لە سلێمانی کاکە چەندی حکوومەت چەندی مەسئولیەتی ئەمە حکوومەتی عێراقی گرتوێتی ئێستا داوای ئاولێکا بەنداوە بۆ دروست ناکات ئەڵێ نەخۆشم بۆ چارەسەر بکە دینارێکە بۆ سەرف ناکە دکتۆریات ئێوە داواکاری بر بۆ وەزیری سەحی عێراق گوێشیانی قبوڵ نەکرد خۆم لەگەڵ وانە دکتۆر قسەکەی من ڕەوانە کاکە ئەماڵێ مەمەی تۆ ڕاستە چاندنی مۆخ لە هەموو عێراق بەس لە سلێمانی هەیە کەواتای هەموو عێراق بە هەولێر و دۆک و عێراقشەوە ئەبێ دامی سلێمانی ئەزانم بەس ئێستا تۆ یەک دنیا برادری هەیە پەرلەمانتاری کوردە یعنی ئێمە هەر حکوومەتی خۆمانە قوتین بەڕاستی ئەبێ چاومان لەوەش بێ بەشێکی مەسئولێتە کاکی حکوومەتی عێراقیە وەرە بڕۆ بە قورئان عەرەبی نەزانی تێناگەی لە خەسخانەی هیوا ئەوەندەی نەخۆشی عەرەب و سەردانیکاری عەرەبتیا لە نانەکەلی بە هەمان شێوە وانی ئەی معقولە حکوومەتی عێراق لە دوورەوە سەیرەکا و فلسێکی ژنایە و لەولاشەوە باعی و بۆ نێرێ خراپترین جۆرێتی وانە پەنجا مەسئولەتی قانونی هەیە حکوومەتی عێراقیە نایکە کەسانێکیش ئەویان لێ کردوین بە پاریس و ئێران لێ کردوین بە خراپترین شوێنی دنیا خۆم کاتی تۆی و ڕاش ئێمە لە دوو عالمی جیاژین من و دکتۆر عەبدولفتاح عالمێکاژین دکتۆرەکانی کە و سنووقی شێرپەنجە عالمی کاژین من لە پێشە بەنای سنووقی شێرپەنجە دەست پێکەم مەش لە مراجعی سەرنەوی ساڵانی ئامارەکانی شێرپەنجە لە وەزارەتە منم بە دکتۆر فرسەت کە سەرۆکی سنووقە پێم بوت لە 2022 بەڕاستی شەرمە نای سنووقی شێرپەنجە نای سنووقی کۆمەکی توشمانی شێرپەنجە بێت جاتی سنووقی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە ئەو پلانی استراتیژی کە دکتۆر عەبدولفتاح ئیبداعی خۆی شخصی خۆی نییە ئەمە لە هەموو جیهانە بەڕێیەکرێ ئەمە یێرەخای تەندروستی جیهانە با من خاڵ بەخاڵ ئەمانە بکەم بین لە واقعی حاڵە ئێمە چیمان هەیە لە استراتیژی یەکەم کە باسی پلانەکەەوە هیچ بازمانێک کە پلانەکە متفقی مەسەری کە نیمانە پریڤێنشن ئەوەی کەم بەڕێزانە باسییان کرد ئەمە پێزبوونی ژینگەیە یەکەم هۆکارە خراوی تەندروستی جیهانی کە باسیەکە
کە بە زیادبوونی پیسبوونی ژینگە ڕاستەوخۆ ڕێژەی توشبوو بە شێرپەنجە زیاکات دەیەگەی خواردن لە بەنامەکانی بەڕێستا باسی کردووە بە واقعێکی حاڵ من پرۆگرامێکی خۆپارێزی نە لەلایەن وەزارەتی تەندروستی نەبێ پێی هیچ یاسایەک من نەمبینم لە واقعیشان نییە ئەوەی کە هەیە مجرد کۆمەڵی هەوری تاکە کەسی شەرمۆکەکە ئەکرێت من بەردەوامێک شتم پێڵەن ڕەنگە بە کاکالیشیان وتوێ هەرەوەنە هەر کاتێ بەرنمەیەکەکەم لەسەر کوالڵەتی کۆنتترۆل هەموو جوابەکە ئەوەیە دووسێ تەلەفۆنە بۆ دێ کاکات تکە میلەتەکەمان مەترسێنن میلەتەکەمان هەستی زۆر ناسک بۆتەوە ئەخر ئێمە خەڵکە ترسێنین یا واقعەوە کاگە ڕەنج ئەمە زانستە ئەگەر لە بەڕێزانە ئەگەر یەک زەلەمەتوانیە بەرەنگاروی بێتەوە لە منا بڵێ زانست نییە ئەمە ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمە ناڵێت با بڵێ پیسبوونی ژینگە تێگەی خواردنی ناتەندروست ڕاستەوخۆ پەیوەندی بە بەرزبوونی ڕێژی شەرپەنجە هەیە یەک توێژینەوە پێ بڵێ ئاستی پیسبوونی ژینگە لە کوردستانە لە چیایە کێ توانێت وەڵام بباتەوە ئەو هەموو سیارەی کە ئیشەکات ئەو هەموو هێنانی کارگانی وەڵام پێ وەزان چکە لە ڕێگای زۆر مناقرم با بینە سەر خاڵی دووەمیان پشکنین پێشوەخت پشکنین بنەمای یعنی من بەڕاستی ڕێز و حرمەتم هەیە بۆ پزیشکانی کە بەڕاستی مادونە ناسانە لە سلێمانی هەولێر و دهۆک لەو سنتەرانە ئیشەکەن کە بۆ دۆزینەوەی پێشوەختی شەرپەنجە دانراو بە ناوی سنتەری چارەسەری نەخۆشیەکانی مەمکەوە بەڕاستی لایەنە زانستیەکەی لێک بینەوە ئەوە هەوڵێکی زۆر شەرمۆکتر لەوەی کە پێی بڵێن ئەمە دۆزینەوەی پێشوەختی شەرپەنجەیە بۆ لەبەرەوەی کە لە زیاتر زۆری نەی نەخۆشەکانی ئەوەی کە سەردانیانەکەن خۆیان گرفتی تەندروستیان هەوێ سەردانیانەکەن یەکێ لە بنەما سەرەکیەکانی دۆزینەوەی پێشوەخت ئەوە نییە کە من کابرا هەست بەگرێ بکات و بێ بۆ لای من و بیدۆزمەوە ئەمە ئازایەتی نییە نەخێر ئازایەتی ئەوەیە کە مچمەناو کۆمەڵگایە ئەو گروپانی کە مەترسیدارن بیان پشکنم بێەوەی کە هیچ نیشانێکی هەبێت من بیدۆزمەوە کە من هەموو جیهانە پەیڕەوە کرێت تێگەی ئەمە واقعی حاڵ چیمان پێڵێ چ لە سلێمانی چ لە هەولێر چ لە دهۆک بۆ پشکنی پێشوەختی شێرپەنجەی مەمک یەکی یەک مامۆگراف یا دوانیان هەیە دانەیەشیان کە سلێمانی بەرپرس زانزانی هەم لەسەر دانێکیان بەردەوامی پەچی کەوتووە دانێکیشیان ناوێکی ئیش دەکات و ناوێ ئیش ناکات کاک دکتۆر لەبەرەی مناڵان زۆر تووشی شەرپەنجە بن ئێستا دکتۆر وایە مناڵانی سێکە ئەوەی دکتۆر بەس شێرپەنجەیان هەیە کە لە قوتابخانەکانی شاو پشکنینانە هەبێ وەنیە پێش ئەوەی کە ئەمە قسەیە بکەین تێگەی چکە یەک حاڵەت کۆمەڵێک نانوێنێ ئێمە ڕاستەوەکو دکتۆر من هاوڕام لەگەڵیا کە بەڵێ لە هەندێک شەرپەنجەیە ئێمە گروپەکان تەمەنیان بەرەو گەنجیە ڕوات لێرە ئێمە پێویستمان بە تێژوونەیە ئەو گاپەی ئەو گرفتەی کە بەڕاستی ئێمە کۆڵڕاینتیایە بەڕاستی کە لە ژێر سفراینتیایە تێگی توێژینەوە ژینگەیەکانمان نییە توێژینەوەمان نیە کە پیاڵی ئیپیدمیۆلۆژیکە فاکتەرەکانی مەترسیدارن بۆ شەرپەنجە کۆمەڵگەی ئێمەیان چییە؟ ئایا جینەکانی ئێمە جیان جینیکەمان هەیە لە کۆمەڵگەکانی کە جیابێ بۆی ئەمە ڕۆیانە هیچ لەمان لای ئێمە نییە لەبەرەوە نازانین چیە ناتوانین بڵێن ئاماری دقیقشمانێ لەوانێ زۆر زیاتر سێرکە ئێمە دوو جۆر ئامارمان هەیە لە شەرپەنجە ئامارێکمان هەیە کە پێڵەن هۆسپیتال بیس ڕجستری ینی ئەوانەی کە سەردانی دامەزراوە تەندروستیەکان کە نەخۆشخانی ئەهلی حکومی ئێمە ئەمانە ئەگرین زۆرینیان ئەگرین بەڵێ لەبەرەوەی کە زۆریان ناچارن بێنەوە دامەزراوە تەندروستیەکان بەڵام من لە سلێمانی من ئەزانم نەخۆشەیە چۆتە ئێران چارەسەری وەگرتووە و یان گیانی لەدەستدا و یان وازی لە چارەسەر هێنا و ناتۆتەوە کوردستان هەر پێشی نازانین ئێمە ئامارەکانمان بڵێ لە ساسە تەمسیلی ئەوە کە لە کوردستانە هەیە و لە عێراقیش هەیە نەخێر بەدڵنیایی باش ئێستا تۆ بەرپرسی هۆبەی کۆنتترۆلی شێرپەنجە بەڵێ ژیان ئێمە ئەمەمان هەیە بە کردار بەپێی ئەوەی دڵی تۆی خوازێ ئێمە استراتیژیەکەمان نییە ئەوەی کە ئێمە هەمانە هەوڵێکی شەرمۆکە زیاتر لەوەی کە واقعی بێت من 5 ساڵ ئیشی من لە کەمەرو کاتی کە بەرپرسیەتەکەم وەرگرتووە هەموو ئیشی من ئەوە بووە کە بێم لە نەخۆشخانی هیوە تێگەێن کە نەخۆشخانی هیوە تەنها بۆ چارەسەر نابێت بێت ئەگەر نەخۆشخانەی بێ بۆ چارەسەر ئەم ساڵ توانێت چارەسەرکە کە یەکێکە لە هەنگاو استراتیژیەکانی بۆ چارەسەری شێرپەنجە تێگەی بۆ بەرەنگاربوونەوەی شێرپەنجە یەکێکە لە هەنگاوەکان تێگەی خۆشبەختانە بەڕێوەبەر ئێستا تێگەی و بەڕێبەرایەتی و تەندروستی سلێمانی هاوڕان لەگەڵ ئەمەیە لەبەرەوە ئەستراتیژەکەمان بەرەوەیە کە ئێمە زۆر فشار بکەین بۆی کە پرۆگرام دۆزین و پێشوەختەکان بخێنە گەڕ لە سلێمانیە
ئەگەر جیازەکە نەخۆش ئازادە لەوەی بۆ نمونە خەڵکی سلێمانی بێبێ بۆ نانەکەلی خەڵکی هەولێر لە توانامانە بۆنە بەڵام لێرە بامش گرفتێکی کەو پێ بڵم ئێمە یەکێک لەو پێوەرانی کە هەمانە بۆی کە بزانین ئەو فشاری خراوە سەر نەخۆشخانەکە تا چ ڕادێزێ ئەم کۆمەڵێ پزیش لەسەر ئاستی هەرێمی کوردستانەوە بۆ چارەسەر چپێنرا کە شانازیان پێوەکەین لە ئاستێکی زۆر بەرزان ئەگەر لە ئاستی وڵاتەکانی دەروبەرمە بەرزتر نەبن کەمترنی دۆسۆزیان زۆر 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 باشان بەڵام ڕێژەی بەکارهێنانی تەخت لە نەخۆشخانەی هیوا کە پێڵم بێت دێگەی لە ساسەیە من تحدای هیچ خەسخانەیەکی ئەهلی حکومیەکەم لە عێراقا لە ساسەی بێدەکانی تەختەکانی بەکارهێنرابێ ئەزانین یانی چی یانی کاتێک هاتووە ئێمە پێویستمان بۆ کە نەخۆشێک داخڵ بکەین جێگە نەبووە من باسێکم نەخۆشخانەی هیوا نزیکەی 200 بێتی هەیە 200 تەختی هەیە بە معدلی 200 تەختە بە معدلی شەرپەنجە بەڵێ دکتۆری چارەسەری شەرپەنجەیە دکتۆر بە پێستاندەر شکەمە پێوەرمان هەیە بە پێستاندەر ڕۆژانە نابێت من لۆدی 15 نەخۆش زیاتر یەسەکەم چکە نەخۆشەکە ئێمە چەندی لەسەرە پزیشکم هەیە ڕۆژانە نزیکەی 120 نەخۆشی بینێ 120 نەخۆش ئەبینە نەخۆشی شەرپەنجە باسەکەم فەقیرە بە دڵنیاییەوە بۆیە ئەمە گانێتە خاڵێک کە توانە مرۆیەکانمان تێگەی ئەگەر ئێستا تۆزێ تحملیان کرد بێ 5 ساڵی کە انهیارکەم چکە مامەڵە لەگەڵ ئەو گرفتانە تەمەنەوە ئەو حوسڵەی نامێنێ ئەو تاقەی نامێنێ ئێستا ڕۆژی چەند دکتۆر چەند نەخۆشە بەیانی دەتوانی بێنانەکەلی من ڕۆژانی دووشەم و من هاتوومەتە خزمەتە ئەزانم چەند ساڵ ڕۆژانە دووشەمان سێشەمان لێم دەتوانی بەیانی بێن بۆ نمونە زۆر زۆر احتیاجیە 110 120 115 نەخۆشی ببین چەند بێتتان هەیە و چەندی ئێستامە خۆشبەختانە نەخۆشخانەکەمان گەورەترە دوو بەشمان کردەوە بەردەوام فعلەن پڕە بەردەوامش ئەو قسەمان کردیە یان ئێستا زۆر خاڵ باس کرا لەوانەیە سەر لە خەڵک بشێوێنی و هەندێک دکتۆر دڵیان پێتون بی و هەندێک بەناوچی دیە خاستانگە بەشێک لە بەرنامەکەی بینێ ئەو بەرنمەیە لەسەروەی نییە سلێمانی و هەولێر و دهۆک لێ چکە زۆر هات سلێمانی هەولێر دهۆک نانەکەلیە و علاقی بە مۆزوعی ئەوە یەک دوو باسی پیرۆستترین ئیش و شوێن و کارکتەرتان هەیە من ئەزانم چەند ماندوو چەند ینی دیسان مەبەست لەسەرۆژ نەبووە کە ئایا چارەسەری شێرپەنجە لە کوردستان بەرەو باشی چۆیان نە بەڵێ ئەگەر ئەو 15 ساڵی ڕابردوو بەراوردی کە لەگەر ئێستا چارەسەری زۆر زۆر بەرەو باش بەڵام تەوەرەکە چارەسەری نەبووە تەرەکە هۆکارەکانی چۆن ینی خۆتی لێ پارێزی چۆن بووی دۆزیە و پلانی وەدانێ ئەوە شتەکانە ینی کە جیاواز بەس نەسیحەتت چییە بۆ ئەوەی کە ئەوەندەی ئەگەر لە 105 بێت لە دەست خۆمان نابێ بۆ نمونە پێشگیری بکەین وەکو هاو نیشتیمانیان ئەو بەڕێزانە هەموو باسییان کرد کە وڵا بە تەفاسیل باسیەوە نەکرا مەسئولیەتی خۆت دەمیسەوەی برێم کە باسییان کرد لە مستەوای حکومەت چ دەکرێت بەڵام ئەوە کەیتر دێک ئایا لە مستەوای تاک چ دەکرێت کە بەشێک لەوەی تاکە یعنی ئەوە لە هەمووان کەمترە ئێمە ڕۆژانە ئەوڕۆ هەشت لەو نەخۆشانەی دیتم خەتای جگەرە کێشانیەوە کە تووشی شێرپەنجە بووینە هەشتیان کە ئەوڕۆ دیتیتەوە ئەگەر تەمشا بکەیت سەتا نزیکەی 24 لە سەتای شێرپەنجەی جگەرە کێشان تایبەت جگەرەی خراپ ئەوەش مەوزوعشترە لەوانەیە کوالیتەکە ئێرە خراپتریش بی لەوەی کە لە وڵاتانی دەرەوە هەیە یعنی واتە تۆ 124 لە شێرپەنجە دەتانی وە بکەی ئەو 124 تووشیان نەبی 124 یەکجار زۆرە یەکجار زۆرە یان شتێکی یەکجار زۆرێک زۆرەگرێ شێرپەنجێ مەوت پیاوان هیچی پیاوان ئیسیەکان و پرۆستات و کۆلۆن ڕاستە هی قۆڵۆن زایی کردووە بەداخەوە ئەوە بەداتا نەک دیسان کە ئەمن وا حەز دەکەم کە یەک لە قوتابیەکان ئەو توێژینەوەی کردبوو لە هەولێر کە هەم ڕێژەکەی زیاتر بووە هەم تەمەنی توشبوونی ئێستا گەنجترن قۆڵۆن خۆشخانەی هیواش لە هیواشەڵێ دووەم زۆرترین جۆری شەرپەنجە قۆڵۆنە باشە ئەمە بۆ نمونە هەتا ئێستا زانست نەگەیشتێتەوەی تەشخیصی بکە هۆکارەکان چین زانست زۆر زۆر بەرەو پێشچووە لەگەر وەشدا زۆر شت هەیە تا ئێستا نازانین کۆڵۆن یەک لەو زۆرە شێرپەنجانەیە کە دەتوانی پشکنینی پێشوەختی بۆ بکەیت پێشان لە جیهان دەیانگۆ لە 45 ساڵ دەست پێ بکات ئێستا دێن لە 30 ساڵەوە دەتوانین دەست پێ بکەیت چکە گۆڕانکانی لە وڵاتی تریش ڕوویدایە کە تەمەنەکە ئێستا گزکەترە ینی بەڵام بەداخەوە بۆ هەموو جۆرە شێرپەنجەیەک ناتوانین ئەو شتێ بکەین کە سکرینی گواتە پێشوەخت پێوەی هیچ نیشانەیەکی بەس نەخۆشی قۆڵۆنیش زۆر بووە بەشێکی پەیوەندی بە سترێسەوە هەیە هەواڵی ناخۆش
بە پەلەی ناخۆش خۆشی قۆڵۆن تۆ باز دەکەن شێرپەنجەی ئازانم ئەڵەم بێزگە لە قۆڵ هەموو نەخۆشیەکانی پەیوەست بە قۆڵۆن و خواردنیش یعنی ئەمە مۆزوعەکەمان شێرپەنجەی نامێ بچینە ناوتر بەڵام خۆراکیش یەک لەو هۆکارانەیە بۆ شێرپەنجەی قۆڵۆن خۆراک یەک لەو هۆکارانە سەرچیانەیە لەوە شێرپەنجەی قۆڵە 12 جۆر شێرپەنجە هەیە کە بەداتا ینی ئیسبات کراوە خۆراک سەبەبەچی سەرچی یەک لەوانە قۆڵۆنە ینی سەرەتانی بۆ نمونە کلیەکان میزڵدان ینی ئەوانە ڕەحمی ئافرەتان ئەوانە کە پەیوەندی بە خۆراکەوە پەیوەندی بە خۆراکەوە هەیە خۆراکی کە خۆراکی ناتەندروست ئیتر چاوەڕی زۆر بێ شیرینی زۆر بێ موادی حافظەی زۆر بێ موادی حافظی ئەو گۆشتانەی کە لە فرێزەر بەسەرچوو بێت بەست بێتی و دیسان خاو بوو بێتەوە ئەوە بوو بێت بەس ئێمە چی بکەینەوە تا ئێستا گۆشتمان بۆ دێ لە کوێوە دێت خوا هەر باسی گۆشت گۆشت لە ئەگەر باسی مریشەکە بکەم ئێستا ئەتوانن بەیانی بچن لە پارێزگای کەرکووکە سێری ئەو کوشتارگەیە بکەن کە بۆ ماوەی 7 ساڵە ئیش ناکە بەڵام لۆگۆ و لاینۆلەکەی بەکارهێنی گۆشتە مریشکە بەستۆکە دێت لە تورکیاوە لەوێ بەس ئەکەتە ناو علاگە و لۆگۆکەی ماوە و لەبەرەوەی ئیجازەی هەیە ئەکەتە بازار ئەڵەمەی منە ئەتر ئایا نازانی بە کوالەتی کۆنتترۆڵات چۆن تێپەڕیەوە زان لەمە دوا مەتاڕیش هەیە ڕەنگە هەر لێەوە بێتە کەرکووک و لێەوە من بۆیە باسی کوالەتی کۆنتترۆل لە بیدایەتی بەرنامەکەیە کوالەتی کۆنتترۆل لەم وڵاتەیە سفر ناقسە بۆ ناقسە ئێستا هەر با بێنەوە سەر ڕۆنی ئۆتۆمبیل تەسەوەرەکە چەند نوعی ڕۆنی ئۆتۆمبیل لەم وڵاتەیە کە ئەنووسێ ئەمە ئیماراتیە کە ئەنووسێ ئەمە ئەمریکیە هیچی ئەمریکی ئیماراتیە لەم وڵاتە لۆگۆ لێ درێ هەر لەی بڵەکەی دێ بەس لەی بڵەکەی دی بەس ڕۆنەکەی ئەم موادی پاکەرەوانەی کە وتت یەکێک لە سەبەبەکانی سەرەتانە کاگرانتی من سەیریکە ئەمە زۆر گرنگە موادی پاکەرەوە هەموو ژنێ بەکاری دێنێ پێویست ئەوە ئەگزیما زۆربەی ڕەنگە لە ماڵەوە خۆتان خێزانتان خوشکتان دایکتان ماڵ نییە تێیدا نەبێ وانە ئەم موادی پاکەرەوە جگە لە وشک بوونی پێست بۆ سەرەتانیش خراپە بەڵێ ئەوە دکتۆرە بە ڕێزەکان نەزانن چونکە هەڵێ مرژێ داوامک بەکار ناهێنی یەکێک لەو مادانی کە بەکاردێەوە چەند مادەیەکمان هەیە لە موادی پاکەرەوە بەکاردێکە لە کوردستانیشە کارگەی پاکەرەوەمان هەیە بەڵام لەژێر کوالەتی کۆنتترۆڵانی فۆرمالین بەکاردی من لە دکتۆرە بە ڕێزەکان بزانم فۆرمالین بۆچی بەکاردی گلیسرین بەکاردی ڕنگ بەکاردی سولفەی بەکاردی فۆرمالین ئەوە نییە کە جستەی ئینەکەی تا هەڵەگرن ئێوە کە بۆ تەشریح مرۆڤی تا ینی هەفتای سولفەیتی بەکاردێ ئەوە لە ناو خواردن هەندی خواردنە بەکارێت سولفەیتی تایە کاگرانت سولفەیتی تایە سەتا هەفتا پێویستەکە SDSەکەیەتی سەتا هەفتای سولفەیتی تایە بێت گۆگر دەکە بە دکتۆرە بەڕێزەکان زانبزان گۆگرت چی کاریگەرێ بەجێ هێڵێ بۆ شێرپەنجە یعنی من حەزەکەم لەسەر شتێکی تر قسە بکەم جگە لەوە ئەمەوێ لەسەر بەیتە زوجاجەکان قسە بکەم کە بۆ نمونە MPK-مان هەیە نایترۆژین بۆ سەوزایی بەکاردیەکەوە من معلوماتم لەوە هەیە فسفۆر بەکاردێ پیەکە بۆ بۆی گوڵ زیادکە کەیەکە بەکاردێ بۆی نمو زیادکە بۆ کە ئینتاجەکە و زوو بەرهەم بێت کاتێک کە جوتیارێک ئەم مادەیە بەکارهێنێ تەسەوڕەکەی دوای 5-6 ڕۆژ ناچارە هەر هەمان جوتیار دەرمانێکی تر بەکاربێنێ لەبەرەوەی ئەوە بەکارهێنێ کە ڕوو عنکەبوت لە خیارەکەیدا لە تەماتەکەیدا ئەو دەرمانی عنکەبوت دەرمانی تر بکڕێ ناچارێکە ئەو کۆمپانیا ناچارێکە کە MPK لێ نەکڕی عنکەبوت دروستەکە ناچارێکە عنکەبوت بکرد ناچارێکە شتێکی تر بکڕێ ئاها بە بەرداوامی ڕایە کێشێ هەتا هەموو مەوادەکانی کۆمپانیەکەی پێسەرفەکە لە کۆتاییە هەموو ئەمانە لەکوێ کۆ بێتەوە لە خۆراکەکەی کە ئەمەی خۆی تەراکومەکە لە جستەی ئێمەدا بزەبدانی ئەوە یەکێکە لەو هۆکارانە ئەوەی کە پاکەرەوەکانە شتێکی تر هەیە CLO هەیە یعنی ئێستا تەماشای ژێرنووسی بەرنامەکەم کرد یەکێک لەوانە دکتۆرێ بووی وەزم لە بەریتانیا لە ئەمریکا NCL-یشی تایە کاڵێ 4 شێرپەنجە لەو NCL لە ئێستا لە بەرنامەکە خەری یعنی ئەمە پاکەرەوەکانیش ئەگەر بێت و هۆشیاریە کە بێت لەلایەن دکتۆرە بە ڕێزەکانەوە کە ئافرەت پێویستەکە بەکارهێنێ دەستکێش بکات پێویستەکە دەمامک بەکاربێنێت کە مادەکەی خۆی خراپ بێ و کۆنتترۆل نەکرابێ دکتۆر وتی ئاسانترین شتەوەی دەستکێش دابینکی لە خۆ پاراستناوە کادران بێ کاریگەرترینە ڕاحەتە باشە بەس ئەبێ ئەزانین چی بکەی ئەبێ وەڵی من چوون بۆ لایەن خۆم چوون بۆ بەشی کوالەتی کۆنتترۆل
ئەو هەموو گەنجە دڵسۆزە لەوێ دانیشتبوون بێ ئیش و کار وانە؟ کاگرن ئێوە وتان لە سەرەتای قسەکانە وتان ئێمە ئەم بەرنامەمە بەسمان هاونیشتیمانیان نییە منیش واموت بەشێکی هاونیشتیمانیانە با قسەی کۆتاییت بزانم بۆ وەزارەتی تەندروستی چییە چەند ڕستەیەک حەزەکەم ئەو دکتۆرە بەڕێزەی کە لێسا لە دوهۆکەوە قسەی کرد ینی کاتی تەنها سیسانیەکەم پێ بدرا ئەم ڕسمان بۆ نزیک کردایەوە ئەمە کاتێ من لە تورکیاوە هاتمەوە بە ئۆتۆمبیلی خۆم ئەو دۆکە ئەوە دهۆکە لای بەعادرێ کارگەیەکی لەوێ ئیتر وا بزانم ئەگەر هەڵە نەبم مۆبایلەکە جوان بگرە ڕوودا و نزیکە خاتەوە هی بەرهەمهێنانی کارەبایە بەرهەمێنانی کارەبایە حەزەکەم بچن تێستێکی ئەو گازە شینە بکەن حەزەکەم بچن تێستێکی ئەو گازە ڕەشە بکەن لە بەعادرێ لە مەترسی گەورە دروستەکە بۆ تەندروستی خەڵکی بەتاکید حەزە بۆ بەعادرێ وابزان لە دۆکۆ تۆزە دوورە چکە شاخکە و حەزەکەم بچن تێستێکی کیمیاگەرەکانی ئەو ناوچەیە زانکۆی دوهۆک و زانکۆی زاخۆ کیمیاگەرەکانی بچێت تێستێکی ئەو گازە بکە بە دڵنیاییەوە کە گۆگردیتیایە بە دڵنیاوە گازە قورسەکانیشی تایە گۆگردوتان سەبەبێکی سەرەتانی ئەوە دکتۆرە بەڕێزەک بۆ دکتۆرە بەڕێزەکان بەجێڵن بۆ دکتۆرە بەڕێزەکان بەجێ یەکێکین لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە و مادانی کە دکتۆر باسیکە هە لە بیدایەتیشە ئەوانە هەمویان لەو ماداناسراوانن کە هۆکاری سەرەکی پیسبوونی ژینگەن پیسبوونی ژینگەش ڕاستەوخۆ پێوەستە بە بەرزبوونەوەی ڕێژەی باشە هەمووتان متتەفقن لەبەرەوەی کە 2 ساڵە ئەوەی بەڕێز دەڕاجی کە باسی کرد حەزەکەم کۆمنتێکیش لەسەرەوە بدەم ئەگەر بێتەوە بە کوالەتی کۆنتڕۆڵ عێراقیشا تێپەڕەوە بێت ئەو مادە تیشک دەرە ئەکەوێتە سەر ئەو ناوچەیە کە ئەو خاکەی کە ئێمە زانین پەین بەشێکی خاکی تایە ئەکەوێتە سەر ئەو خاکەی کە بۆ نمونە پەینەکەی لە دروستکراوە مادە تیشک دەرەکە تاسیرەکاتە سەر چاو باشەوە لە دوکان نارەکەەوە زیانی بۆی هەیە هەتاوەکو جوتیارەکە هەتا جوتیا هەتا بەرهەمەکەش یعنی لێرەوە نەسیحەتان چیە دوکاندارە بە ڕێزەکان گوێ بگرا ئەو کیمیاوی لە عێراقەوە تۆ 200,000 تەن ئەوە تیشکێک دەرەکات سەرەتان دروستەکەەوە ئەچێتە خۆراکەی ئەچێتە خۆراکەکەەوە یعنی فرۆشتنیشی حرامە مامەڵە پێکردنی حرامەوە نیە کوشندەی مادەی حرامە بە هەمومان لە کۆتا ئەگەر جەنابیشت فەرمایش تێکرد نییە کاتەکەمان بین بە کاک دکتۆر لەبەرەوەی 2 ساڵە لە وەزارەتی تەندروستی پلانی استراتیژیەکەی کەوتووە و کەس نایخوێنێتەوە فەرموو لێرەوە بۆیان باسکەرەوە جارێکی تر بەڵکو لە 2 خولەکە زۆر باشە جارێکی تر ئەوەی کە ئەم هاوڕێیانەمان بەدەستەوە ئەناڵێنەوەوانی کە پزیشکی نەشتەرگادی پزیشکی چارەسەرکاری شێرپەنجان وا بڕوان نەخسەد ماوەی تریش بە 200 وەزعیان ڕزگاری نابێت ڕێک وەزعی شێرپەنجەی ئەمەوەکو ئەم دەفرەوایە ئەم دەفرە ئەگەر بنەکەی کونی تیا بوو ئاویتیان ناوەتێ لەسەرەوە هەرچەنێکی تێکی سفری تیامێنێتەوە لەبەرەوە قسەکردن لەسەر شێرپەنجە لەسەر کۆنتترۆلی شێرپەنجە لەسەر کۆنتترۆلی شێرپەنجە لەسەر زیادبوونی داتاکان لەسەر هەموو ئەوەی کە باس کرا بەبێ بوونی استراتیژی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە ئاسنی ساد ئەکوتین چونکە دووبارەیەکەمەوە هەر شەش هەنگاوەکەی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە گرنگە بۆ ئەوەی بتوانین شێرپەنجە بنبڕ ناکرێت شێرپەنجە کۆنتترۆڵەکرێ ئەبێت پلانمان هەبێت پلان وەڵامی سێ پرسیاری جددی باتەوە هەنگاوی یەکەم لەکوێیان پێویستمان بە توێژینەوەیە ئەمانێ بۆ کوێ بڕۆین پێویستمان بە پلانی استراتیژیە اینجا میکانیزمەکان چینیان گرینە بەر هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم پێویستە بە جددی لە هەنگاوی یەکەمە هۆکارەکانمان دۆزیە هۆکارە خۆشکەرەکان لە هەنگاوی دووەمە ئەبێت کار بکەین لەسەرەوەی کە خەڵک بپارێزین و هەنگاوی ئەخیر داوا لە خەڵکین خۆی بپارێزێ ئەبێ ئێمە هەموو شتێکیان بۆ بکەین اینجا بڵێن کاکە تۆش یارمەتی دەرم بە هەنگاوی سێم ئەبێ بیرێکی جددی بکرێتەوە نەک ئێستا بەداخەوە هەندێک جا هەنە شتێکمان گوێ لێ بێ لە هەولێر سەنتەرێکی زووناسینەوە بەتەمان دانین لە سلێمانی بەتەمان سەنتەرێ دابنین لە دۆک بەتەمای دانین پرۆگرامی خۆپاراستن تەندروستی بنەمایەکە پێوێتە ئیزلی ئەکسێسەبڵتی ئەبێت تۆ پرۆگرامەکە بێتە لای خەڵک نەک لە شارێکە گەوری وەکو وەولێر و دهۆک و سلێمانیا لێو شوێنەدانی خەڵک پاری پێ نەبێت ئەبێت تۆ پرۆگرامەکە بخێتە ناو بەڵبەندە تەندروستیەکانەوە ئەگەر لە باشە لەم پۆزیشنانەی لە کوردستانە هەیە داوا لە کێیەکەی کە بە جددی بێتە سەرخەت ئینجا سەرەگرێ خۆی لە حەقەتە خاڵی شەشەم ئێستا لەوە یەک ئاماژەی پێیان بەس من لە خاڵی سێمە بووم زوو ناسینەوە لە خاڵی چوارەمە
علاج ئەوەش علاجەکە و کاکتۆرەوان باسییان کرد کە دکتۆرێکی شێرپەنجە کاریسەیە ڕۆژی 120 نەخۆش ببینێ کاریسەیە یعنی تەرکیز نامێنێت چارەسەری باش نامێنێت کوڵەتی خدمەتگاری کەمە بێتەوە هەنگاوی پێنجەم ڕاهێنانەوە وانی کە تووشی شێرپەنجە بچیان بۆ بکەین هەنگاوی شەشەم کە لوتکەی هەڕەمەکەیە کە ئەساسی هەڕەمەکەیە کە بە سەرۆکی حکومەت دەست پێەکە بە پەرلەمان دەست پێەکە لە هەمووی گرنگترەوە کە قیادەکە وەزارەتی تەندروستیە وەزارەتی تەندروستی ئەبێ فەرموو لە هەموو لایەنە پەیوەنددارەکان بکە پەرلەمان پەروەردە یەکێتی دانایان ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی زەراعە ئیعلام هەمووی وەزارەتی سامانە سروشتیەکان نازان وەزارەتی ناوخۆ هەر ئەمە لەبەر ڕۆژنایی WHO بە تەفاسیل ئەم پرۆژە بە تەفاسیل 6 دۆکومنتی ڕئیسیە وردەکاریشی تیا ڕێکخراوی تەندروستی جیهانی لە ئەلف بۆ یای ئاماژەی پێیاوە تۆ حازرت کردووە پوختەت کردووە یاوتە بە وەزارەت لەناو مۆبایلەکەی هەر یەکێکمانە ئێستا بنووسە کانسەر کۆنتڕۆل استراتیژی دوو ساڵە ناردووتە نەخوێنراوەتەوە 2 ساڵە لە دوو کابینەیە دوو کابینە بە بەڕێز کاکتۆر ڕێکەوت دوو جار تسلیمی بەڕێز کاکتۆر سامانم کردووە تا ئێستا دەبیکە بە چوار و بینەرەوە بۆ کاک سامان ئێستا وەزیرە بەڵکو ئینشاءڵڵا زۆر سوپاس بۆ هەموو لایەکتان من لە کاتەکە دەرچووم بەڵام لەبەر پیرۆزی قەزیەکە و هاونیشتیمانیان ئەمجارە دەرێنەرەکەم لەم تووڕەنەبوو زۆر سپاس بەخێر بەسەر چاوەکان خۆشحاڵم بە ئامادەبووتان بە ئومێدی سەلامەتیتان ئێوەش ماندوو نەبن دکتۆرە بەڕێزەکان چاوی هاوڕەکانی شەماچەکەم هیچ قسەیەکمان غەڵەت تەفسیر نەکەن ئیشەکەی ئێوە زۆر پیرۆزە خوازانێ هەرچی شتێکەڵێن لە پێناوی خەڵکی و لە پێناوی کوردستان و ئەوەدا